بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک سڵاوتان لێبێ و بانیتان باش بە هیوای ڕۆژێکی خۆش بە هیوای لەش ساقی و تەندروست باشیتان. ئەمڕۆ بە ستایلێکی جیاواز لەگەڵ هاوکارم سارا بە پۆشاکی کوردی و پرۆگرامی بانی باشتان پێشکەشەکەین. وە کاشکرایە ئەمڕۆ 23 یادی ئازادکردنی شاری کەرکووکە لە ڕاپەڕی نەمەزنەکەی ساڵی 1991 هەڵبەتە ئەمڕۆ لە شاری کەرکووکیش لە سەرجەم شار و شارۆچەکانی دیکە هەرێمی کوردستان یادی جەژنی نەورۆز دەکرێتەوە، جەژنی نەتەوەی کورد. ئەمە ئەمڕۆ پرۆگرامەکەمان تایبەتە بە ساڵیادی ئازادکردنی شاری کەرکووک و ڕێوڕەسمی جەژنی نەورۆز لە شاری کەرکووک کە بڕیارە ئەمڕۆ لە شاری کەرکووک لەسەر قەڵای کەرکووک بە ئامادەبوونی حزب و لایەنە سیاسی کوردستانەکان یادی نەورۆز دەکرێتەوە. ئێمە ئەمڕۆ پرۆگرامەکەمان تایبەتە بەو بابەتانە بە تایبەتی یادی ئازادکردنی شاری کەرکووک کە لە ساڵی 1991 لە دوای ڕاپەڕی نەمەزنەکەی ساڵی 1991 لە دوای لە 5 لە شاری ڕانێ دەستی پێکرد، دواتریش لە 23 لە شاری کەرکووک کۆتایی هاتوانرا سەرجەم بارگا و یاخود بارگای حزبی بەعەز لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەرپەڕێنرێ و هەرێمی کوردستان ئازاد بکرێ. ئێمە ئەمڕۆ میوانمان دەبێت قسە باسی زیاتریش دەکەین. بەڵام سەرتا دەچمەلای سارا بانی باش. بانی تۆ بانی بینەرانمان باش بۆ ئومێدی ڕۆژێکی شاد و خۆش و کامەران بۆ هەموو لایەک، هەروەها وزەیەکی زۆر چونکە ئەمڕۆ جیاوازە. ئەمڕۆ پرۆگرامەکەشمان جیاوازە، کۆمەڵی بڕگە بابەتی زۆر تایبەتمانە بێت بە بۆنەکانی ئەمڕۆ، چ ئاهەنگی جژنی نەورۆز بێت، چ بە بابەتی ساڵیادی ئازادکردنی شاری کەرکووکە کە بەهۆی ئەم بۆنە جوانانەوەمی پیرۆزبایی لە سەرجەم کوردانی هەرێمی کوردستان و بە تایبەت خەڵکانی شاری کەرکووک، خەڵکانی خۆراگری شاری کەرکووکەکە بە ئومێدم کە هەموو ساڵێک ئێمە لێرە لەسەر قەڵا یاد بکەینەوە، هەروەها یادی جژنی نەورۆزیش بکەینەوە بە هەماشێ و ئاهەنگ بگێڕین لە سەر قەڵا. هەروەکو هاوکار مامەژەی پێکرد ئەمڕۆ لە سەر قەڵا ئاهەنگێکی زۆر تایبەت جیاواز لە چەند ساڵی ڕابردوو ئەگەڕێت لەویانە بە ئامادەبوونی کەسایەتە سیاسیەکان و هەروەها حزبە کوردستانیەکان و بە تایبەتی کێتی نیشتمانی کوردستان کەوە ئەم ئاهەنگی ڕێکخستووە و هەروەها لەگەڵەوەشە کۆمەڵێک هونەرمەند لەوێ ئامادابن بۆی خەڵکی بتوان لەوێ کەشێکی خۆش کاتێکی خۆش بەسەر بەرن. بیریشمان نەچێت دیلان لەم ڕۆژەیە ئێمە سڵاو بوو و هەروەها درود بۆ گیانی پاکی شەهیدانی کە لە پێناوی خاک و لە پێناوی نەتەوە زمانی کورد کە شەهید بوونە خوێنیان ڕشت و هەروەها ڕێز و سڵاویشمان هەیە بۆ کەمەندەمانی سەنگەر و هەروەها پێشبەرگا قارەمانەکان. بێگومان لەم ڕۆژێ ئەمە ئەوانمان بیر ناچێت. مانگی سێ پڕە لە بۆنە تایبەتەکەی نەتەوەی کورد بە تایبەت کەوە لە بەهارایە و کۆمەڵی بۆنەی خۆشمان هەیە. هەروەها ئێمەش هەوڵماندا و لە پرۆگرامەکان باسی و بابەتانە بکەین و بە تایبەتیش جژنی نەورۆز کە تاکو چەند پێویستە کە یادی بکرێتەوە وەکو ئەم ڕۆژ کە ئەمە وەکو ئیسپاتی وجودی خۆمانە لە شارەکە، وەروەها کۆبوونەوەی هەموو کورد لەو ڕۆژەیە زۆر زۆر پێویستە. لەگەڵەوەشە دیلان بۆەوەی کەوە خەڵکی چۆن بڵێن تەکید بنەوە لەو بابەتە لە ڕووی ئەمنیەوە کە کۆمەڵێک ڕێکاری کراوە، بەڵام لەگەڵ ئەوە شایمە پێویست ئاگاداری خۆمان بین، بەڵام کۆمەڵێک ڕێکاریش کراوە لە ڕووی ئەمنیەوە و بە ئومێدین کە کاتێکی خۆش بەسەر بەرن و یادکردنەوەی جژنی نەورۆز زۆر زۆر پێویستە. بە تایبەت ڕاستە لەم ڕۆژەیە چۆن بڵێن پشووە، بەڵام لە خوێندنگاکان کە باس بکرێت کە یاد بکرێتەوە، هەروەها هەموو بۆنەکانی تریش پێویستە کە یاد بکرێت و کە چۆن بڵێن ئاهەنگ بگێڕێتەوەکو نەوەی ئێستا و داهاتوش بزانن کەوا مێژووی کورچی بۆ، هەروەها شۆڕشێکی گێڕاوە کرد و هەروەها باسی شەهیدەکانمان بکرێت کە لە پێناوی چیوان شەهید بوونە، پێناوی پاراستنی زەویەکانمان، نەتەوەکانمان، خاکەکەمان و زمانەکانمان. بۆیە پێمان خۆش بوو کا پرۆگرامی ئەمڕۆمان تایبەت بێت بەم بۆنانە و ئێمە نەک تەنها لە ستۆدیۆ ئێمە دواترە چین ڕاستە خۆمانە بێت لەسەر قەڵا، لەوانەش میوانمان ئەبێت و هەموو چۆن بڵێن ئەوەی کە ڕۆژە لەوەی گوازینەوە. بەدڵنیایە سارە جژنی نەورۆز لە مێژووی میلەتی کووردا جژنێکی تایبەتەوە کۆمەڵێک خەسڵەت و تایبەتمەندی خۆی هەیە. هەڵبەتە هەر میلەتێک کۆمەڵێک با بڵێن ڕەمزی هەیە و کۆمەڵێک سیمبول و کۆمەڵێک سیمبول و ئەوەی هەیە کە هەمیشە دەبێت شانازی پێ بکە و هەمیشە بە مۆرکی ناساندنی ئەو میلەتە دادەندێ. جژنی نەورۆز لە مێژووی گەلی کووردا بە جژنێکی نەتەوەی دادەندێ. جژنێکی نەتەوەیە ساڵانە، یانی ئەمە لە دێر زەمانەوە ساراگەر وەگەڕێنەوە بۆ مێژوو، ینی لە دێر زەمانەوە هاوڵاتیانی کورد تاکی کورد ئەم جەژنان بەرز ڕاگرتووە بە
پۆشاکی جلی کوردی بە پۆشاکی ئاڵواڵە بە دەرچوون هەڵەتە لە سبەینەوە ئیدی گەشت و سەیرانیش دەست پێ دەکەن دەستی پێ کردووە هەفتەی ڕابردوو ئەنی کۆمەڵێک خەسڵەت و تایبەتمەندی خۆی یەکێک لەو خەسڵەتانە ئەوەیە کە لە ئێواری جەژنی نەورۆزدا هاوڵاتیان ئاگر دەکەنەوە ئەمە وەکو ڕەمز و سمبولێک بۆ ئەو یادا و پۆشینی جلی کوردی هەڵواتەوە یەکێکە لە خەسڵەت و تایبەتمەندی دیارەکان هاوڵاتیان بە تایبەتی لە وەرزی بەهاردا جلی کوردی دەپۆشن هەرچەندە لە ماوەی ڕابردوودا سارە جل و بەرگی کوردی هەندێک گۆڕانکاری بەسەردا هاتووە گۆڕانکاری بەسەر هاتووە بەڵام لەگەڵەوەیە چۆن بڵێن شێوازی ڕەسەنی خۆی تێک نەدا بە تایبەت ئەم ساڵ لە بینیکەوە خواست لەسەر شێوازی جلی کوردی ڕەسەن زۆرە و چۆن بڵێنە گۆڕانکاریانیش کە بەسەر هاتووە کاریگەری زۆری لێ نەکردووە بەڵام ئەم ساڵ دیلان خەڵکی زۆر جلی کوردی کڕیوە و زۆر خواستی لەسەر بووە بەهۆی ئەوەی کەوە کەش و هەواکەی بە هەمان شێوە هەروەها ئەم ساڵ لە ڕووی ئەمنیەوە لە ماوەی ڕابردوودا ینی هاوکارانمان موچەش هاتەوە هاوکارانمان کۆمەڵێک با بڵێن فیچەر و راپۆرتیان ئامادە کرد لەسەروی کە ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو خواست لەسەر جلوبەرگی کوردی زۆر بووە بە تایبەتی سارە لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوودا بارودۆخەکە بەهۆی کۆرۆنا و تۆزێک هاوڵاتیان نان دەتوانانی گەشت و سێران ئەنجامدەن بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە بارودۆخی کۆرۆناش باش بووە ژماری توژوان بە کۆرۆناکەم بۆتەوە بۆیە ئەم ساڵ هاوڵاتیان دەتوانن گەشت و سەیران ئەنجامدەن بەڵام دوو خاڵی سارە پێویستە هەوڵەتیان لە بەرچاوی بگرن ویش پاک و خاوێنی و شوێنانی کە سەردانی دەکەن چونکە بەڕاستی لە دوای هەر سەفرە و گەشت و سەیرانێک کە ینی تۆ دەچیتەوە ئەو شوێنە دەبینی نزیکەی نیو ساعتێک دەوێت تا شوێنە خاوێن دەکەیتەوە بەڕاستی گوناهانی و ژینگە جوانە بۆ شێوەی پیس دەکرێت بۆ شێوەیە ینی تێک دەدرێ خۆڵ و خاشاک فرە دەدرێ پاشماوی خواردنەکان فرە دەدرێت پێویستە هاوڵاتیان ڕەچاوی و خەڵە بکەن دووەم خاڵیش پابندبوون با ڕێنمایەکانی هاتوچۆ بەداخەوە ینی جژنی نەورۆز هاوڵاتیان بۆ خۆشی و سەردان دەڕۆنە دەرەوە بۆ گەشت و کەیفسازی دەڕۆنە دەرەوە بەڵام هەندێک جار دەبینین ئەم بەداخەوە بەهۆی پابندبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ بەهۆی تیژڕەوی بەهۆی بەکارهێنانی مۆبایل هەندێک جارم گەشت و سەیرانانیان لێ تێک دەچێت بە هیوان هەمووان سەلامەت بن و پابندی ڕێکارە تەندروستیەکان ڕێنمایەکانی هاتوچۆ و پاک ڕاگررتنی ژینگە بن ئێماگەر زۆر باشە ئێمە پامنێرانمان ئامادەیە هەواڵ و زانێرەکان لە پامنێرانمان وەردەگرین بزانین ئەمڕۆم ڕێوڕسمی جەژنی نەورۆز لە کەرکووک چۆن بەڕێوە دەچێت دەچینە لای سەرمەد سەباح سەرمەد سڵاو لێبێ و بەیانیت باش بەیانیت باش سڵاو لە تۆش لە دیلان سارە سڵاوتان لێبێ بەیانیتان باش بەیانی تۆ باشتر ئامادەکاریەکانی ئەمڕۆ چییە بۆ ئاهەنگگێڕانی جەژنی نەورۆز لە شاری کەرکووک بێکمان بەڵێ دیارە لە ئێستا هێزە ئەمنیەکان هێزەکانی پۆلیسی هاتوچۆ هێزەکانی بەرگری و بەرگری فریاکەوتێت هەمویان سەرجەم خەریکی ئامادەکارین بۆ ئەوەی دوای نیوەڕۆی ئەمڕۆ لە شاری کەرکووکان سەر قەڵای کەرکووک سەرجەم حزبە کوردستانیەکان و هاوڵاتیانی شاری کەرکووک بە تایبەتی کوردی شاری کەرکووک لەسەر قەڵا یادی نەورۆز بکەنەوە ئاگری نەورۆز لەسەر قەڵای کەرکووک دابگیرسێنن دیارە وەک ئەبینن لە پشتمەوە هێزە ئەمنیەکان ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەوەی ڕێوڕسمەکە بە شێوەیەکی ئارام لە کەرکووکە بەڕێوە بچێت دوور بێت لە کێشە و گرفت دیارە کاتژمێر 12 ئەم شەقامە لە لای گەراجی سلێمانیەوە تاوەکو پردی خەبات لەو سەری پردی خەبات و لای ترفلایتەکەەوە دادەخرێت بەڕووی سایرەکاندا یاخود بەڕووی شۆفێراندا تەنها هاتوچۆ بە پێ دەبێت تاوەکو ڕێوڕسمی یادیەکانی نەورۆز لە شاری کەرکووکە تەواو ئەبێت و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی دەگەڕێنەوە ماڵەوە ئەو کات ئەکرێتەوە پێشبینی ئەکرێت دوای ساعت حەوت ڕێگاکە بکرێتەوە بەڵێ بەردام و پرۆگرامە ئەمنی دانراوە بۆ ئاهەنگی ئەمڕۆ بەرنامەی پۆلیسی کەرکووک چییە بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان لە ڕۆژانی جەژنی نەورۆزدا بەڵێ دیارە هێزەکانی پۆلیسی شاری کەرکووک بە تەواوەتی بڵاویان پێکراوە لە ناو شارە پلانێکی تۆکمەیان داناوە بۆ ئەوەی هاوڵاتیان لە کەشێکی ئارامە یادەکانی نەورۆز بکەنەوە دخۆشیەکانیان دەربڕن لە نزیکی قەڵاو لە شێک لە گەڕەکەکان بە شێوەیەکی چڕ بڵاویان پێکراوە بۆی ئەمنیەتی شارەکە بپارێزن و هاوڵاتیان لە کێشە و مەشاکل بپارێزن و نەیەڵن
دەستی تێکدار لە ناو هاوڵاتیانی ئاهەنگێڕە ئاهەنگەکە لە هاوڵاتیان تێک بدەن و ئەو خۆشیە لە هاوڵاتیانی شاری کەرکووک دیارە لە کەرکووکە دیلان یعنی یادەکانی نەورۆستانها کورد بەشداری تێناکە سەرجەم نەتەوەکانی شاری کەرکووک ئێمە ساڵانە کە دێنە ئەم شوێنە کە راپۆرتەکەین لە کاتی 23 ئەبینین کە هاوڵاتی کوردی تەیە عەرەبی لێیە تورکمانی لێیە سەرجەمیان یادەکانی نەورۆزەکەنەوە بەبێ جیاوازی بعد ئاهەنگەکە کاتژمێر چەند دەست پێکە هەروەها ئەو هونەرمەندانی کە لەوێ بەشداریەکەن گۆرانی بێژەکان چێن بەڵێ من زانیاری ئەوم لا نییە کە هونەرمەندەکان چەند لێرە بەشداریەکەن بەڵام ئاهەنگەکە ڕەنگە سەعات 5 دەست پێ بکات زۆر باشە سەرمەد جگە لەو شەقامی کە باس کرد شەقامی قەڵا شۆستە و شەقامێکی تردا دەخرێ لە چ شوێنێکی دیکە ئاهەنگ دەگێڕێ بۆ پاراستنی هاوڵاتیان ئەو شەقامانەی دیکە کوێن کە دادەخرێن دیلان تەنها ئەم شەقامەدا دەخرێت هیچ شەقامێکی دیکە داناخرێت بەڵام ئەم شەقامە بە درێژایی واتە لە لای پردی خەباتەوە تاوەکو گەراجی سلێمانی دادەخرێت بەڵام شەقامەکانی شۆریجە و ئەو سەرەوە ئەب هەمووی بەکراوە بێت بەڕووی هاوڵاتیانە بۆی بتوانن بە شێوەیەکی ئارام یادەکانی نەورۆز بکەنەوە خۆشی خۆیان دەربڕن تەنها ئەم شەقامەدا دەخرێت بۆ ئەوی قەڵەباڵغیش زیاتر لە ناو شار دروست نەبێت هیچ شەقامێکی دیکەدا ناخرێت زۆر باشە چاک و کاتژمێر چەند شەقامەکان داخرێتە کەی شەقامەکان ئەکرێنەوە تاوەکو هاوڵاتیان بەردەوام بن لە ئاهەنگێڕان ئەم شەقامەدا دەخرێت ڕەنگە تا سەعات 7 بڕیار وایە تا سەعات 7 دا بخرێت بەڵام دوای سەعات 7 ئەکرێتەوە ئیتر هاوڵاتیانیش لە دوای سەعات 7ەوە ڕەنگە بە ئیتر بە ئۆتۆمبیل وەکو ساڵانی ڕابردوو لێرە خۆشیەکانیان دەربڕن زۆر باشە سەرمەد ئەو حەزبولانە سیاسیانێکن کە ئەمڕۆ لەسەر قەڵا لەگەڵ هاوڵاتیاندا ئاهەنگی جەژنی نەورۆز دەگێڕن بەڵێ جگەل لە پارتی دیموکراتی کوردستان و چەند حزبێکی دیکە سەرجەم حزبەکانی ناو شاری کەرکووک حزبە کوردستانیەکان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبی گۆڕان و حزبی شیوعی و حزبی سۆسیالیست و یەکگرتو و کۆمەڵ سەرجەمیان پێکەوە لە شاری کەرکووک لەسەر قەڵا ئاگرەکە دادەگیرسێنن و یادەکانی نەورۆز دەکەنەوە چگە لە هەمومان نەزانین کە پارتی دیموکراتی کوردستان لە شاری کەرکووک نییە ئەوان بەشداری لە ئەم مەراسیمە ناکەن زۆر باشە سەرمەد جگە لە پۆلیسی کەرکووک ئەو هێزە منیانی دیکە کە ئەرکیان پاراستنی هاوڵاتیانە کێن ینی جگە لە پۆلیسی کەرکووک ئەوە کە بە کێس پێدراوە بەڵێ دیارە جگە لە هێزەکانی پۆلیسی کەرکووک ئەبینن لە پشتی منەوە هێزەیەکی زۆری لێە بەڵام ئەو هێزە سەرەکی کە لێرێ هێزەکانی پۆلیسی کەرکووکە بەڵام ڕەنگیشە تا ئێوارە هێزەکانی پیادەی عملیات ئەوانیش بەشداری لە پاراستنی مەراسیمەکە بکەن بۆی زیاتر هاوڵاتیان لە کەشێکی ئارامدا بەراسیمەکە بکەنەوە ڕەنگە ئەوانیش تاوکو ئێساکان نەهاتوونە بەڵام ڕەنگە زۆر باشە ئێوارە ئەوان بێت زۆر باشە سواز بۆ پامنێرمان سەرمەد سەباح کە بەشێکی ڕاستەخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بووی وەک هاوکارمان ئاماژەی پێکرد لێستادا ئامادەکاریەکان دەستی پێکرد بۆ ئامادەکاری هێزەمنەکان هەرچەندە دوێنێ وتەبێژی پۆلیسی کەرکووک ڕایگەیاند کەوان پلانێکی تۆکمەیان داناوە بۆ پاراستنی ئاهەنگەکانی ئەمڕۆ لە شاری کەرکووک بە تایبەتی ئاهەنگی ئەوەی کە لەسەر قەڵای کەرکووک ساز دەکرێت و بۆ ڕۆژانی دیکە شەڵبەتە ڕۆژانی دیکە کە هاوڵاتیان دەچنە دەرەوە بۆ گەشت و سەیران پۆلیسی کەرکووک پلانێکی تۆکمەی داناوە بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان بۆ ئەوەی هاوڵاتیان بە جێوێکی خۆش بە ئارامی بە ئاسوودەی لە شاری کەرکووک گەشت و سەیرانی خۆیان ئەنجام بدەن و پۆلیسی کەرکووک لە نێو شاری کەرکووک ئەرکی پاراستنی سەرماڵی هاوڵاتیانیان لە ئەستۆ گرتووە ئەوە هاوکارمان ئاماژەی پێکرد لە ساعات 12ەوە ئەو جادەسەرکی کە دەڕوا بۆ قەڵا دەگاتەوە بەلای قەڵا لە نزیک گەراجی کوردستانەوە بەڕووی هاتوچۆی شۆفێراندا دادەخرێت تاکو نزیکی پردی خەبات چونکە ئەو ڕێڕەوە لە هەموو کوچە و کۆڵانەکانەوە دەچێتە سەر قەڵای کەرکووک ئەوێ دادەخرێت بۆ ئەوی هاتوچۆی ئۆتۆمبیل نەبێت هاوڵاتیان دەتوانن بە پیادەڕەوی بەپێ هاتوچۆ بکەن و بەپی زانیاریەکانیش لە دوای سەعات 2 یاخود لە سەعات 3ەوە ئیدی ئاهەنگەکان دەست پێ دەکات حەزبولانە سیاسیەکان
بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و حزب لایەنە سیاسی کوردستانیەکانی دیکە هەڵبەتە لە ماوەی هەفتەی ڕابردووشدا ئاماژیان بەوە کردبوو کە ئەوان بە هاوبەشی بەشداری ئاهەنگی جەژنی نەورۆز دەکەن لەسەر قەڵای کەرکووک لەگەڵ هاوڵاتیانی شارەکەدا دەمێنەوە و لەگەڵ ئەواندا خۆشی و شادەکانیان بەش دەکەن پێکەوە هەمووان ئێوارە لەسەر قەڵای کەرکووک ئاهەنگی جەژنی نەورۆز دەگەڕ. بە دڵنیایەوە دیلان بە ئومێدین کە ئەم نەورۆزە بێتە وێستگەیەک بۆ لایەن سیاسیەکان حەزب سیاسیەکان کە ناکۆکیەکان نەمێنێت لە نێوانیان و هەوڵدەن بۆ ئەوەی کە لە مەسلحەتی میلەتەکە لە مەسلحەتی کووردە بە دەر لەوەش هاوکاریشمان ئاماژەی پێکردکەوە تەنها کوردان بەشداری ناکەن یاخود کورد نییە نەتەوەکانی تریش دەتوانن بەشداری بکەن تەنانەت جلی کوردیش لەبەرکەن و بچن لەویانە کاتێکی خۆش بەسەر بەرن هەروەها پێم وابێت سێ وەرانی بێژ ئەمڕۆ لەوێ ئامادا بن لە سەر قەڵا لەوێ هەموو چۆڵێن ئاهەنگە گێڕن گۆرانی ئەڵێن لەویانە و بۆەوەی خەڵکی کاتێکی خۆش بەسەر بەرن هەروەها ئاگری نەورۆزیش لەوێ کرێتەوە بەڵام زۆر گرینگە کاونەتەوەکانی تریش لێ بەشدار بن لەم ڕۆژەیە و بەشداری شەبن و زۆرێکیش لەو ڕەنگە تۆ کەسێک بناسیم کەسێک بناسم کاونەتەوەیکی ترە بەڵام جلی کوردیان کڕیەوە بۆم نەورۆزە تەنانەت نەک ئەمڕۆ بەڵکو سبەینێش لە جەژنی نەورۆزاتوانن ئەچن بۆ سەیران و جلی کوردیش لەبەرەکەن بۆیە ینی نەورۆز و ئاهەنگکردن بم شێوازە گەورەیە ئەمەیەکێکە لە ئیجابیاتەکانی جاسارەیەکێک لە خەسڵەتە جوانەکانی شاری کەرکووک ئەو کللتوری پێکە و ژیان یەکتر قبولکردنەیە کە هاوڵاتیان لە بۆ نەنەتەوەیەکانی دیکەدا بەشداری دەکەن و خۆشی و شادەکانیان پێکەوە ینی پێکەوە دەیگەڕن هەڵبەتان ڕۆژ لە شاری کەرکووک ینی بێجیاوازی نەتەوەیی و ئاینی سەرجەم چین و توێژەکان بەشداری ئاهەنگی جەژنی نەورۆز دەکەن بە هیواین ئاهەنگێکی خۆش جەژنێکی خۆش ساڵێکی خۆش ساڵێکی خێر و خۆشی بێ بۆ هاوڵاتیان بە تایبەتی وەک باسمان کرد دوای ئەوەی 2 ساڵ شەپۆلی کۆرۆنا جیهان و کەرکووک و هەموو کوردستانی گرتەوە ئیدی بە هیواین دایانە سیاسیەکانیش ئەو ناکۆکی سیاسیانەوەلا بنرێ بارودۆخی هاوڵاتیان چاک بکرێ بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیانی دی بەرەو باشتر بن بڕوا بە هیواین هەمووان پێکەوت دەست لە ناو دەست بۆ باشترکردنی دۆخی هاوڵاتیان زۆر باشە وچانێکمان ئامادەیە ئێمە دواتر لە پرۆگرامەکەمان بەردەوام دەبین. جەژنێکی کۆنی کووردە بەخۆشی و بەهاتەوە جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. نەورۆزتان پیرۆز بێت بە بۆنەی جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردی و ڕزگارکردنی شاری کەرکووک لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 ئاهەنگێکی جەماوەری بە ئامادەبوونی ئێوەی خۆشەویست لە قەڵای کەرکووک ڕێک دەخرێت پێکەوە بە ئامادەبوونی هونەرمەندان نوری گەرمیانی گوڵ بێن پێبنێ بەسەر گلێنە گوڵ بێنە پێبنێ بەسەر گلێنە مەر بەدڵەکەم مەشێنە زەردەلی مڵ دەربێن یادگاری خالدی دەردی بێتۆی ڕزانی ناخە دەردی بێتۆی ڕزانی ناخە بۆ بیری ناوەت دڵ پڕ لە داخە خۆزگام زاری جاسم چوچانی بە قوربانی ئاسمان بم چونکە وەک چاویشینە بە قوربانی ئاسمان بم چونکە وەک چاویشینە دوو ماچم لە لێوی کرد هەر وەک هەنگمی شیرینە لەسەر شانبەریداوە یارم پەلکەسی هەڕینە خۆشترین گۆرانیەکان دەڵێنەوە ڕۆژی یەکشەممە 20 سی 2022 سەعاسەی پاشنیوەڕۆ لە قەڵای کەرکووک بەتینی ئاگری نەورۆز ئاهەنگەکە گەرم و گوفتر دەکەیت هاتن بۆ هەمووانە. دووبارە سڵاوتان لە بێخۆشەویستان ڕاستە خۆچینە شاری سلێمانی هاوکارمان دەریا لەگەڵمانە بابزانین لە شاری سلێمانی چیە کرێت بە بۆنەی جەژنی نەورۆزەوە چۆن ئاهەنگە گێڕێ سڵاو لێ بێ و بەیانیت باش دەریا بەیانیت باش ئامادەکاریەکانی نەورۆز لە شاری سلێمانی چۆنە؟ بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە تۆ کوک ئامادەکاریەکان لە شاری سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان و جیاواز لە ساڵانی ڕابردوو کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە تا ئاستێک چالاکیەکانی سەری ساڵی نوێی کوردی لە شاری سلێمانی سست بوو بەڵام ئەمساڵ
چالاکیەکان لە شاری سلێمانی گەرم و گوڕە بۆیە لە شاری سلێمانی لە پەنجاکانی سەدەی ڕابردووەوە پیرەمێردی شاعیر بەردەوام ئەم بۆنەیەی لە شاری سلێمانی پیرۆز ڕاگرتووە بە تایبەت لە گردی مامەیارەی شاری سلێمانی کە بەردەوام ئەو شاعیرە گەورەی کورد پیرەمێردی شاعیر بەردەوام ئەم ئاگری نەورۆزی لە گردی مامەیارە کردوێتەوە بۆیە ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو لە گردی مامەیارەی شاری سلێمانی لە سعات 3:30 ئاگری نەورۆز لە گردی مامەیارە دەکرێتەوە کە تێدا بەشێکی زۆر لە هاوڵاتیانی شاری سلێمانی لە بۆنەیەدا یاخود بڵێم لەو شوێنەدا ئامادە دەبن بە جلوبەرگی کوردی ئاڵ و واڵات چ لە پیاوان چ لە ژنان چ لە مناڵانی شاری بەڵێ تێدا ئاگری نەورۆز دەکەنەوە و ئاگری نەورۆز دەکەنەوە و ڕێوڕسمی جۆراوجۆر لەو شوێنەدا ئەنجامەدەن کە تێدا ڕێوڕسمەکان پێکاتون لە یاریە فۆلکلۆریەکان و ئەسب سواری و خواردنە کوردەواریەکانی تێدا نمایش دەکرێن و لە گردی مامەیارە یان بڵێم لە ڕێوڕسمی ئاگری نەورۆزی مامەیارەدا بەشێکی زۆر لە فەرمانبەران و بەشێکی زۆر لە بەڕێوەبەرانی دام و دەستگاکانی شاری سلێمانی لەو شوێنەدا بەشدار دەبن. یەکێکی تر لە چالاکیەکان کە ساڵانە ئەنجامەدرێ بە بۆنەی سەری ساڵی نوێی کوردی و نەورۆزەوە لە بناری گۆژەی شاری سلێمانی ساڵانە بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و لە تیپە هونەرێ میلیەکان لە بناری گۆژەی شاری سلێمانی ساڵانە با ڕێوڕسمی جۆرا و جۆر یادی یان سەری ساڵی نوێی کوردی پیرۆز دەکەن و ئاگری نەورۆز لە بناری شاخی گۆیزە دەکەنەوە بۆیە ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو بەشێکی زۆر لە ڕێکخراوەکان و چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و تیپە میلیە هونەرەکان لەو شوێنەدا ئێوارە ڕێوڕسمی ئاگری نەورۆز و چالاکی جۆراوجۆری هونەری و ئەسب سواری و کۆمەڵێ چالاکی جۆراوجۆری کللتوری تێدا ئەنجامەدرێ. یەکێکی تر لە چالەکەکان بە بۆنەی بەرزڕاگرتنی ساڵی نوێی کوردی و نەورۆزەوە ساڵانە چۆن لە سەری ساڵی زاینیدا هاوڵاتیانی شاری سلێمانی دەستنە شەقامی سالم بۆیە لە سەری ساڵی نوێی کوردیشدا بەشێکی زۆر لە هاوڵاتیانی شاری سلێمانی و ئەو کەسانی کە دێنە شاری سلێمانی لە قەزا و لاحەکان و شارەکانی ترەوە بە جلوبەرگی ئاڵ و واڵای کوردیەوە بە پیادەڕۆ بەو شەقامەدا گوزەر دەکەن و دێن و دەڕۆن بە جلوبەرگی ئاڵ و وەڵای کوردیەوە تێدا لە چەند شوێنێک مەشخەڵی نەورۆز دادەگیرسێنن بە مەبەستی پیرۆز ڕاگررتنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی لە شاری سلێمانی پیرۆز دەکەن و تا درەنگانی شەو هاوڵاتیانی شاری سلێمانی و گەشتیاران لە شەقامی سالم یان با بڵێن لە شەقامی ساوەڵەکە کە زۆر جار ناسراوە دەمێننەوە و تێدا خۆشیەکانی خۆیان بەو بۆنەوە و بەهاتنی سەری ساڵی نوێی کوردی دەردەبڕوە بەشێکی زۆر لە هونەرمەندان و هونەرمەندە میلیەکان و تیپە میلیەکانی لە شاری سلێمانی هەر لە شەقامی سالم لە چەند شوێنێکدا ئاهەنگ دەگەڕن بە مەبەستی دڵخۆشکردنی هاوڵاتیان و پیرۆزکردنی سەری ساڵی نوێی کوردی لە شاری سلێمانی چالاکیەکان بە بۆنەی هاتنی سەری ساڵی نوێی کوردی زۆرن ئەمە بەشێک بوون لە گرنگترین چالاکیەکان کە بە بۆنەی سەری ساڵی نوێی کوردی ئەمڕۆ ئەنجامەدرێ. زۆر باشە دەریا پلانی پۆلیسی پارێزگای سلێمانی و هێزەمنیەکانی دیکە بۆ پاراستنی ئاهەنگەکانی ئەمڕۆ و ڕۆژانی نەورۆز چییە؟ بەڵێ ئەوەی کە ئێمە ئاگادار بین بەشێکی زۆر لە با بڵێن لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی کە لە پۆلیس و ئاسایش و هێزەکانی هێزە ئەمنیەکان ئاماژەیان بەوە کردووە کە بە تەواوەتی لە حاڵەتی ئامادەباشیدان تا کۆتایی
ڕۆژانی با بڵێن سەری ساڵی نوێی کوردی کە لە دوێنێ و ئەمڕۆ و ڕۆژانی داهاتوش بەردەوام دەبن لە حاڵەتی ئامادەباشیدا دەبن بەو پێی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان دەچنە شوێنە گەشتیاریەکان و ماڵان جێ دەهێڵن بۆیە ئەوان ڕایان گەیاندووەکە بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان ئەوان لە ئەرکدا دەبن بۆیە خەمی سەر و ماڵیان نەبێت دەتوانن گەشتەکانی خۆیان و نەورۆزی ئەم ساڵی خۆیان لە کەشێکی ئارام و شایستەدا بەڕێ بکەن ئەمە لە کاتێکدایە دەمێ باستەوە بکەم کە لە شاری سلێمانی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی ڕۆژهەڵات و بەشێکی زۆر لە هاوڵاتیانی کەرکووک و باشوور و ناوەڕاستی عێراقیش هاتوونەتە پارێزگای سلێمانی کە بە مەبەستی پیرۆزراگرتن و بەرزراگرتن و با بڵێن بەڕێکردنی ڕۆژانی جەژن کە لە شاری سلێمانیدا تام و بۆنێکی جیاوازی هەیە بۆیە پۆلیس و دەستگا ئەمنیەکان ئاماژەیان بۆ کردو ئەوان لە خۆشیەکانی خۆیان بەردەوام بن ئێمە ئامادەین بۆ هەموو ئەگەرێک و ئامادەین بۆ پاراستنی سەر و ماڵی ئەوان لە هەر حاڵەتێکا بێ. سپاس بۆ پامێرمان دەریا کامەران کە بەشێکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵمان بووی. دەچینە کۆیە ئامادەکاریەکان لە کۆیە چیە بۆ جەژنی نەورۆز؟ دەچین لای کاروان نازم. کاروان جەژنی نەورۆزت پیرۆز بێ و بەیانیت باش. بەیانیت باش. بە دروشمی کەی بێڕقی کوردی لە داماپینی کە ئەمە وەسێتەکە حاجە قادری کوردیە کەوا ئێستا ڕووبچانی کۆیە ڕێکخراوەکان خەریکی هەڵدانی ئاڵای پیرۆزی کوردستانن بە بۆنەی جەشنی نەورۆزەوە کە لەقەت پاڵی چیایەکە ئاڵای پیرۆزی کوردستان هەڵدن و لەم لاشەوە ئەگە دیمەنەکان دیار بێت و زۆر دوور نەبێت داردانراوە بۆی پێشوازی لە جەشنی نەورۆز بکەن و لێرە ڕەشماڵ وا بڕیارە چەندین چالەکی تروی هەمە جۆر ئەنجام درم بۆ زانیاری زیاتر ئێستا لەگەڵ زۆر بەڕێز کاک بەرزان عومەر شیوەزانی قسە دەکەم. کاک بەرزان سڵاوتان لێ بێم کاتتان باش ئەگە سێریشی کامێرەکە بکەن کۆن چالەکیەکانتان خۆی لە چیا دەبینێتەوە ئەمڕۆ لە مابینی کەکۆن و هەیبە سوڵتان؟ بەخێر بن نەورۆستان پیرۆز بێ دیارە ئەمساڵ قایمقامەتی خەزای کۆیە بە چاودێری قایمقامەتی خەزای کۆیە بەشی هونەری و شانووی کۆیە بە بەشداری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدنی و بەڕێوەبەرایەتیەکانی سنوورەکە کۆمەڵێک چالاشی لە چوارچێوەی کەرنەڤاڵێکدا بەڕێوە دەبات بە بۆنەی هاتنەوەی جەژنی نەورۆزی نەتەوەیمان. بجگە لە بڵێن ئەو چالاکیانی کەوا لێرە ئەنجام بدرێت لە بڵێن قەزای کۆیە لا گوندەکانی دەوروبەریشی بە هەمان شێوە پێشوازی دەکرێت لە نەورۆزی کوردان؟ هەڵبەتە لە کوردستان بەعام یادی نەورۆز بەڕزادەگیرێ لە سنووری شاری کوێژ لە شاری تەقتەق لە ناحیە ئاشتی لە گوندی بۆگێت لە ناحیە سێگرتکان لە ناحیەکانی سنوورەکە چالاشی هەیە بەڵام ئەوەی زیاتر ئێمە تەرکیزمان لەسەر ناو سنتەری قەزای کۆیە کە ساڵانە لێرە لە گردی نەورۆز ئەو چالاکیە بەڕێوە دەبین. کاژمێر چەند ینی خەڵک دەتوانێت بێت لێرە و بەشدار بێت لە ئاهەنگی ساڵانەی نەورۆز لە کۆیە؟ ئێمە لە سعات حوتی بەیانی و دەستمان بە ئامادەکاری خۆمان کردووە ئێستا ئەوە تیمەکان دەستیان پێ کردووە بە مەشقەڵی ئاگرەکە دارەکان دادەنرێت لەولایە ئەوانەی کە ڕەشماڵ و ئەوان دادنێن بەڕێوەبەرایەتیەکانی گەشت و گوزار و ڕۆشنبیری و هونەر و بەڕێوەبەرایەتی کارگەی مافور و ڕێکخراوەکانی تریش لە ئێستا بەدواوە کەلوپەل و پێداویستی ئەو شتانەکە دانراوە بۆ عەرز ئێستا بەدوادێ ئامادەکاریەکە دەگرێت بە تەحدید لە سعات 4 عەسر ئێمە دەست پێ دەکەین. باشە جگە لە ڕەشماڵ و لە شتە کولتوری بڵێن کوردەواریەکان چیتر هەیە وەکو بڵێن وتنەوەی سرودی نیشتیمانی وەکو هەڵپەرچێشتێکی وا لەو شێوەیە هەیە؟ بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆیە بە گروپێکی مۆسیقا گۆرانی و مۆسیقا بەشداری دەکا ناوەندی وەرشولاوانی کۆیە بە تیڤێکی هەڵپەرچێ شایی کوردەواری بەشداری دەکەن برایانی مەسیحیمان بە ستایشێکی ئاینی بەشداری دەکەن کارگەیەکان ژێرە ئەمڕۆ بەشداری دەکەن کارگەی مافوری کوێ نمایشی دەستنی خۆیان هەیە ڕێکخراوی خانمانی ئۆسکار و بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری کۆیە بە کاری دەستی و خواردنی فۆلکلۆری بەشداری دەکەن کۆساری گەشتیاری و تیمی ئەسپسواری کۆیە بە نمایشی ئەسپسواری بەشداری دەکەن ڕێکخراوی پاراستنی ئاڵای کوردستان بە نمایشی ئاڵای کوردستان بەشداری دەکەن ڕێکخراوی چەتر بۆ گەشت پێدان بە مەشقەڵی نەورۆز بەشداری دەکات. ئاڵایەکەی چەند بە چەندە کاک بەرزان کە دەبینێ لە خەدە ئاڵایەکەی ئێمە 30 بە 7 مەترە ساڵانە لێ هەری دەواسین وەکو ئاماژت پێدا ئەوە وەسیەتی حاجی قادری کۆیە کە پێشتر فەرموویەتی لە مابینی کە کۆن و هەیبە سوڵتان هەریقەی بەیڕێقی کوردان ئێمە ئەو وەسیەتە جێبەجێ دەکەین و دەیپارێزی. مانایچی دەکەن بۆ نەورۆزەشی خۆش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەتر کۆیە؟ تەمەنا دەکەین نەورۆزی ئەو ساڵمان نەورۆزی خۆشی بێ نەورۆزی کۆتایی هێنان بە گشت قەیرانەکان بێت نەورۆزی ئاشتی و تەبایی بە لە نێوان لایەنە سیاسیەکان هەمووی بەگشتی بتوانین
گەلی کورد لە قۆناغی بۆ قۆناغێکی خۆشتر بەڕێوە بچێت چکن نەورۆز بۆ خۆی هێمای نوێبوونەوەی هێمای زیندووبوونەوەیە گەلی کوردیش گەلێکی زیندووە ساڵانە و یاد دەکە ئمێ دەکەین ئەو ساڵیش بەخۆشی یادەکە بەڕێوە بچێت. سپاس بۆ تۆ کاک بەرزان بۆم دیدارە بۆم دەرفەتە گەلێک سپاس بۆ بەڵە دیران سارا ئەمە قسەکانی ئەندامێکی لیژنەی یادی نەورۆز بوو لە قەزای کۆیە من هێشتا سەرماشمە ینی جەوەکە لێرە بە تایبەتی لە کۆیە بەڕاستی تا ئاستێک یعنی پلەکانی گەرمە بەرز نەبووتەوە. زۆر باشە دەست خۆش بێ کاروان زۆر سپاس. سپاس بۆ پایانێمان کاروان نازم. سارا ئەگەر باسێک لە جەژنی نەورۆز بکەین لە مێژووی جەژنی نەورۆز هەڵبەتامە جەژنێکی کۆنی کوردەوە بە درێژایی مێژوو هاوڵاتیان لە سەرچەند پارچەکانی هەرێمی کوردستان و ساڵانەش خۆمان دەبینین لە باکوور لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات لە باشووری کوردستان بە چەندین ڕێوڕسمی جاجا یادی نەورۆز دەکرێتەوە و نووسەران و شاعیرانیش سارا زۆر باسییان لە جەژنی نەورۆز کردەوە و جەژنێکی نەتەوەی کوردی ئەم هەموو نەورۆزێک گوێمان لەو دیێڕە شعرەی پیرەمێردی شاعیر دەبێت کە دەڵێ ئەم ڕۆژی ساڵی تازەی نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کوردە بەخۆشی و بەهاتەوە دەستبینی و گوێمان لەم دیێڕە شعرە دەبێت بە تایبەتی کە بە دەنگی حەسەن زیرەک وتراوە هەڵبەتامە لە ڕووی مێژوویەوە ئەحمەدی خانیش لە مەموزیندا باس لەوە دەکا کە بۆ نمونە لە ڕۆژی نەورۆزدا هەوڵاتیان دەچنە دەرەوە بۆ گەشت و سەیران خۆشی و کیفسازی دەرلەبڕن ینی بەگشتی لە ڕووی مێژوویەوە نووسەران و شاعیران باسان لەوە کردووە کە نەورۆز جەژنێکی دێرینی میلەتی کووردە و لە دێر زەمانەوە بەڕێوڕسمی جیاجیا بە پۆشینی جلوبەرگی کوردی بەیادکردنەوە ئەم یادە هاتۆ تا گەشتۆتە ئێرەوە ساڵانەش هاوڵاتیان لە با بڵێن سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان یادی ئەم ڕۆژە دەکەنەوە بە تایبەتیش ئەمڕۆ لە شاری کەرکووک ئاهەنگی تایبەتە لەسەر قەڵای کەرکووک جیاواز لە ساڵانی ڕابردوو حەزب و لایەنە سیاسیەکان هاوڵاتیانی شاری کەرکووک بەشداریەوە هەنگە دەکەن کە مۆچێکی دێرینی نەتەوەی کووردە ئێمە وەکو کورد خاوەنی کۆمەڵێک خەسڵەت و تایبەتمەندی تایبەت بە خۆمانی وەکو نەتەوە لە شاری کەرکووک و مافی خۆمانە لە هەر کات و شوێنێکدا بمانەوێ ئەو یادانی کە خۆمان پێمان خۆشاوە خۆمان دەمانەوێت یادی بکەینەوە بەرزی ڕابگرین هەڵبەتە لەو پێناوەشدا ئەمڕۆ هاوڵاتیانی شاری کەرکووک کەرکووکیەکان لە سەرجەم چین و توێژەکان لە سەرجەم نەتەوەکانی شاری کەرکووک لەسەر قڵای کەرکووک ئامادە دەبن و ئاهەنگی جەژنی نەورۆز دەگێڕن. با دڵنیایەوە دیلان ئەم ساڵ لایرۆپامەژەت پێکرد جیاوازە لە ساڵانی پار و پێرار کە بەهۆی کەرەنتین و ڤایرۆسی کۆرۆناوە کە نەمانتوانی ئاهەنگگێڕین وەکو ئەم ساڵ بەڵام ئەم ساڵ جیاواز لە هەموو شارەکان ئەوروپا هاوکارانمان هاوکارمان دەریاش کە لە شاری سلێمانەوە مەژی پێکرد کە ئەمڕۆ لەوێ بە هەمان شێوە ئاهەنگ ئەگێڕێت و جیاواز دەبێت لە ساڵانی ڕابردوو لە شاری کەرکووکیش بە تایبەت کە زۆر جیاواز دەبێت لە ساڵانی ڕابردوو بە ئامادەبوونی حەزب لایەنە سیاسیەکان و هەروەها خەڵکی نەتەوە جیاوازەکان و تەنانەت لە شارەکانی تریشەوە هەندێک کە ئەمڕۆ بەشدار بوونە لە شاری کەرکووک لە ئەو ئاهەنگە بەدر لەوەش گۆرانی بێژان لە کۆیا لە سلێمانی لە شاری کەرکووک ئەوەنج پێیان خۆش بوو کە بەشدار بنکەوە ئاهەنگەکە جوانتر بکەنەوە بۆی کا خەڵکی کەشێکی خۆش بەسەر بەرن دوای ئەو هەموو ناخۆشی چەند ساڵی ڕابردوو ڤایرۆسی کۆرۆنا هەرچەندە ماوە دیلان هێشتا لە نێوانمان پێویستە هاوڵاتیان سارە ئەو خاڵەشمان پێویستە لەبیر نەچێت هاوڵاتیان دیسانەوە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ و ڕێنمایەکانی تەندروستیش بن چونکە وە کاوکار ماماژەی پێکرد ینی با بڵێن ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی نەهاتووە بەڵام ڕێژەی توش بوون کەم بۆتەوە بڵاوبوونەوە ڕەنگە کەمتر بوو بێتەوەش بۆ ئەو ڕێکارانی کە هاوڵاتیان دەیگنە بەر بۆ ڤاکسینی کۆرۆناش بەکاردێنن بۆیە پێویستە پابەندی ڕێنمایەکانیش بین لە هەمان کاتدا بەدڵنیایەوە پێما بێت لە شاری سلێمانی زۆرترین ڕێژەی وەرگردی ڤاکسین هەبوو ئاخۆ لەسەر هەرێم یاخۆ پێما بێت لەسەر هەموو عێراقیش بووە بۆیە ئەمە یارمەتی دەرەکەوە تۆ نێگوازی تۆ یاخۆ تووشت نەبێت و بۆ ئومێدین کە هەموو ئەمڕۆ ئاهەنگ گێڕن و هەموو بەخۆشی بەبێ هیچ کێشەیەک بەبێ هیچ ڕووداوێکی هاتوچۆ هەرچەنە لە شاری کەرکووک ڕێگەکان داخراوە ئەو شوێنانی کە بۆ ئاهەنگگێڕان دەست نیشان کراوە دەوروبەری قەڵایە هەر بۆیە ئەمە شتێکی باشە بۆی کاڕووداوەکانی هاتوچۆ ڕوونەدا و خەڵکی بە چۆن بڵێن بە ئیسراحەتی خۆیان هاتوچۆ بکەن منداڵ و شت لەوێ ئەبێت بێگومان خەڵکی خانوان بە هەمان شێوە لەوێ ئامادا بن هەموو بەجری کوردیەوە بۆیە لەگەڵەوە پێویستە ئاگادار بین کە چ ڤایرۆسی کۆرۆنا بێت لە شوێنەکانی تریش بێت لە کاتی چونکە خەڵکی هەموو یەکێتە دەرەوە ئەگەر هاتوو لە دەوروبەری قەڵاش نەبێت خەڵکی باوتۆمبیلەکانیان لە ناو شاری کەرکووک ڕەنگە بسوڕێنەوە بۆیە قەرەباڵغەیەکی زۆرە بێ ئەمڕۆ
بەراورد بە ڕۆژانی ئاسایی بۆیە پێویستەکەوە ئاگاداری لە کاتی شۆفێری تەنها شاری کەرکووک نابەکو لە شارەکانی تر و لە کۆی و لە شاری سلێمانیش بە هەمان شێوە بەدڵنیایەوە ساریان پێویستە پلانی هێزانەکان پلانی پۆلیسی کەرکووکیشمان لەبیر نەچێکە وەکو دوێنێ بەڕێوەبەری یاخود و تەبێژی پۆلیسی کەرکووک ئاماژەی پێکرد کە ئەوان پلانێکی زۆر تۆکمایان داناوە بۆ پاراستنی ئاهەنگەکانی شاری کەرکووک بە تایبەتی ئاهەنگی سەر قەڵاکە وەک ئاماژەمان پێکرد لە دوای نیوەڕۆ دەست پێ دەکەوە ژمارەیەکی زۆری هاوڵاتی ئامادە دەبێت کەسی یەکەمی حزب و لایەنە سیاسەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان حزبە سیاسەکانی دیکە ئامادە دەبن لەگەڵ هاوڵاتیاندا جەژنی نەورۆزی ئەم ساڵ لەسەر قەڵای کەرکووک بە دروشمینەتەوەی تایبەت بە نەتەوەی کورد دەگێڕن و ئاگری نەورۆز دەکەنەوە ئەمە وەک ڕەمز و هێمایەک بۆ زیندوێتی و بوونی نەتەوەی کورد لە شاری کەرکووک و پێویستەوەشمان لەبیر نەچێت کە هێزەمنیەکان پۆلیسی کەرکووک پلانێکی تۆکمایان داناوە بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان لە ڕۆژانی جەژنی نەورۆزیشدا چونکە سارە بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە ڕۆژانی جەژنی نەورۆزدا لە سبەینە دەڕۆنە گەشت و سەیران ماڵ و حاڵی خۆیان جێ دەهێڵن ئەو ئەرکی لایەنە ئەمنیەکانە ئەرکی پۆلیسی کەرکووکە کە با بڵێن پارێزگاری لەسەر ماڵی هاوڵاتیان بکە ئەوان چەند ژمارەیەکی خێرا و گەرمیان داناوە بۆ بوونی هەڕووداوێکی نەخوازراوە یاخود دیتنی هەر حاڵەتێکی نەخوازرا و هاوڵاتیان دەتوانن پەیوەندی بۆ ژمارە تەلەفۆنانەوە بکەن بۆ ئەوەی هێزە ئەمنیەکان و پۆلیس بە زووترین کات بگاتە شوێنی ڕووداوەکەەوە بتوانانی کێشە و گرفتەکانیان چارەسەر بکەم ساڵانە سارە لە کاتی با بڵین نەورۆز و لە کاتی گەشت و سەیرانی هاوڵاتیاندا چەند حاڵەتێکی دزیکردن ڕوودەدا چەند حاڵەتێکی با بڵین هێرشکردنە سەر ماڵان ڕوودەدا بە هیوای نەورۆزی ئەمساڵ و جەژنی ئەمساڵ جەژنی خۆشبەختی بێ جەژنی ئاسوودەیی و دڵفراوانی هاوڵاتیان بێ هەمووان پێکەوە بتوانین جەژنێکی خۆش بەڕێ بکەین ئێستا دەچینە گەرمیان با بزانین لە گەرمیان سارە ئامادەکاریەکان بۆ جەژنی نەورۆز چییە دەچینە لای دڵنیا مەحموود لە ئەوی گەلی کورد لە هەر ئەم جیانەیە بیرۆ زۆر باشە هەڵبەتە دڵنیا بە خاصیەت و خەسڵەتێکی زۆر کوردانەوە دەرکەوتووە دڵنیا ئەمڕۆ لە گەرمیان ئامادەکاریەکان بۆ جەژنی نەورۆز چی دەبێ؟ بەڵێ لەگەڵەوەی کە ماوەی دوو ڕۆژە ئامادەکاری تەواو کراوە لە گەرمیان دەمەوێت زۆر بە کورتی باس لە سەر جەمشار و شارشکەکانی گەرمیان بکەم کە ئەمڕۆ لە سەر قەڵای شێروانە لەلایەن شارەوانی کەلارەوە ئاهەنگێکی گەورە سازەکرێت کە خۆی لە هەڵپەرکی و گۆرانی میوزیک و خواردنی کوردەواری و جلوبەرگی کوردەواریدا دەبینێتەوە پاشان لە ناحەی ڕزگاری هەر بە هەمان شێواز ئامادەکاری کراوە بۆ کاژمێر سێ ئێوارەوە لە ناحی باوەنور و لە سەر جەم ناحەکانی تری سەر بە سنووری ئیداری گەرمیان و هەر ئەم ڕۆژ لە قەزای کفری کۆمەڵەی ڕووناکبیری و کۆمەڵایەتی کەرکووک ئاهەنگێک لە سەر گردی قەرەوەغڵان سازەکەن و ئەم ڕۆژ بۆ ئامادەکاری کە وەکو گەرمیان دەمەوێت ئاماژە بۆکەم کە سنووریە لەگەڵ هاوسنوور لەگەڵ ناوچەکانی ناوڕاست و باشوور عێراق لە دوێنێ و پێرەوە ڕێژەیەکی زۆر گەشتیار بە گەرمیانە تێپەڕی بەڵام بەداخەوە بە پێی وتەی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری گەرمیان لەبەرەوەی وتێل نییە لە گەرمیانە شوێنی مانەوە نییە بەشێک لەو گەشتیارانە ڕۆکەنە ناوچەکانی ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و بە هەزاران گەشتیار هاتن و ئەو گەشتیارانشی کە خەڵکی سەعدیە و جەلەولا و جەبارە و ئەو سنوورانن دێنە ناوچەکە ئێستا بۆردی ڕێکخراوەژینگەیەکانی گەرمیان لە کفری هەڵمەتێکی پاکردنەوەی دەست پێ کردووە بە هاوکاری هێزەکانی ئاسایش و پۆلیسی هاتوچۆ و پۆلیسی دارستان لە ئێستادا لە یەکێک لە ئێمە لەو سەیرانگایانی کە سەیرانگای ناساڵەحە لە سنووری قەزای کفری دەستیان پێکردو من میوان یەکەم لەگەڵایە زۆر بە کورتی دەمەوێت بچمە لای ئەو میوانە قادر ئیسماعیل بەرپرسی چالاکیەکانی بۆردی ڕێکخراوەژینگەیەکانی گەرمیان مامۆستا بەس لە ئەنجامدانی ئەم چالاکیە بوو و تاکی بەردەوامە بەناوی خۆی گەورە مهێرەبان بە خێراتنی سەردەم بینەرانی کەناڵی کردبکەین ئێمە وەک نەریتێکی ساڵانە وەک بۆردی ڕێکخراوەژینگەیەکانی گەرمیان هەڵەسین لە سەرجەم شار و شارژەکانی گەرمیان هەڵەسین بە هەڵمەتی پاکردنەوەی ئەو سەیرانگاهانەی کە تێیدا هاوڵاتیان سەردانیەکەن کە لە کاتی ئاهەنگەکانی سەری ساڵ و نەورۆزدا بۆی هاوڵاتیان جگەلەوەی بە شوێنێکی خۆش و ئۆقرەی بینن هەروەها داواکارین لیان کاتێک ئەو شوێنانە بەجێهێڵن پاشەڕۆ یاخود پاشماوەی خۆیان لەگەڵ خۆیان بەرن بۆی ئەو شێوازە ئێمە ڕاستی ئەمڕۆ هەڵمەتێکی بەرفراوانمان ئەنجام داوە و جگەلەوەی شارەوانی خۆی دەستخۆشییان لەکەین کە خۆیان شەر ڕۆژانە و هەڵمەتان ئەنجامەدەن بەڵام بە سەرجەمانەوە بێکارێک بکەین بۆی ئەم شوێنانە پاک بێت و بتوانین پێکەوە
هاوڵاتیان بە ئۆقرەیی و بە ئارامی بتوان لەم شوێنانە دابنشن و سەیرانەکانی خۆیان بکەن. زۆر سپاس بۆ مامۆستا قادر. بەڵێ دەمەوێت وەکەوەی کە لە وێنەکان لە پشتی منەوە دیارە وەکوتم هێزەکانی پۆلیسی دارستان و هاتوچۆ و ئاسایش جگە لەوەش لە ڕووی ئەمنیەوە ئامادەکاری تەواو کراوە کە سەرجەم هێزەکانی ئاسایش و پۆلیس لە ئامادەباشی تەواودان وەکوتم کە ناوچەیەکی سنووریە و هەر لە دوێنێشەوە هاتوچۆی ماتۆرسکیل و ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگرانی کە بە ناوچەکەدا تێتە بڕن قەدەغە کراوە بۆی کە هاوڵاتیانی گەرمیان و ئەو میوانانەی کە گەشتیارن هاتوونە لە کەشێکی ئارامدا ڕۆژانی جەژنی نەورۆز بەڕێ بکەن. کە بە شێوکی ڕاستەخۆ لە گەرمیانەوە لەگەڵمان بوو. وەڵێ خۆشەویستان ئێمە ئەمڕۆ لە بەرگەی میوانی بەیانی باش باسی گرنگی جەژنی نەتەوەیی نەورۆز دەکەین لە ڕوانگەی ئاینیەوە. ئاخۆ تا چەند ڕێگە پێدراوە لە ڕوانگەی ئاینیەوە هەر میلەت و پێکهاتە و نەتەوەیەک ڕێز لە بۆنە و یادەکانی خۆی بگری. ئێمە ئەمڕۆ میوانداری شاخەوان ناسیح مامۆستای ئاینیمان کردووە قسە باسی زیاتر دەکەین لەسەر ئەو تەوەرە. مامۆستا بەیانی باش و بەخێر بێت. سپاس. مامۆستا هەر نەتەوەیەک هەر میلەتێک کۆمەڵێک یاد و بۆنی هەیە و ساڵانە لەو ڕۆژانەدا یادی دەکاتەوە بەرزڕای دەگرێت. بەڵام ساڵانە ئەستەکەین لە کاتی یادکردنەوەی جەژنی نەورۆزدا هەنی هەندێک لێدوان دەبینین هەندێک لێدوان دەبیستین کە باس لە حرامبوونی یاخود بەشداریکردن لە ڕێوڕسمی جەژنی نەورۆز دەکەن. ئەمە لە ڕوانگەی دینەوە تا چەند ڕێگە پێدراوە. بسم الله الرحمن الرحيم الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. مامۆستای بەڕێز یەکەم جا سەرەتا ئەبێ بزانین ئەو کەسانە چێن کە ئەو لێدوانانە ئەدەن. ئایا ئەو کەسانە بەڕاستی مامۆستای ئاینین یاخود لە ناو بەرگێکی مامۆستای ئاینیان؟ ئەو کەسانە لە ڕووی شەرعەوە ڕێگە پێدراون یان پێ نەدراون؟ ئەو کەسانە مەرجەعیان لیژنەی فتوا و زانایانی کوردستانە یاخود مەرجەعیان شوێنێکی ترە؟ چێن ئەو کەسانە کە لێدوان ئەدەن؟ ئایا ئەگەر مەرجەعەکان ئەو یەکێتی زانایانی کوردستان بێت ئێمە وەکو ملەتێکی کورد کە ئێمە باسی جەژنی نەورۆزەکەین بە تایبەتی باسی ملەتی کورد دەکەین. ملەتی کوردیش مامۆستای ئاینی خۆی هەیە، مامۆستا ئاینیەکانیش مەرجەعی خۆیان هەیە، مەرجەعی خۆیان یەکێتی زانایانی کوردستانە. ئایا سەر بەوانن یان سەر بە شوێنێکی ترن؟ ئەو کەسانە لە چیوە ئەو فتوایانە وەرەگرن؟ ئەو فتوایانە کە دیێن بۆ دژی کورد بەکاردێت، ئەو فتوانی کە پێت ئەڵێن جەژنی نەورۆز جەژنێکی حرام و جەژنی نازانم ئاگرپەرستە و ئەمە کۆمەڵێک بابەت لەم شتانە باسەکەن، ئەوانە ئەو فتوایانە بە وەرەقە بۆیان دێت، فتوای خۆیان نییە، بۆیان دێت پیان ئەڵێن تۆ بەم شێوەیە قسە بکە، بەم شێوا بڵێ، بەم شێوە بڵێت. ئەزانن ملەتی کورد ملەتێکی موسڵمانە، تاکە ملەتە بەبێ شمشێر هاتوۆتە بە حوسن و ڕەزای خۆی هاتوو ئەم دینەی هەڵبژاردووە هاتوۆتەوە ئەم دینەوە بۆیە سێرەکی لە هەموو لایەکە و محارەبەی ئەم دینە ئەکرێت. ئەزانن تۆی موسڵمان بە دین بە ئاین بەناو خوای گەورە و پێغەمبەرەوە بەناو ئیسلامەوە یعنی ئەوەستێت احترام یەگری ڕێزی لێگری پابندی بەڕێنمایەکانی ئیسلامەوە بۆی هەڵ ئەسن ئەوێ مۆرکی نەتەوایەتەکەت لێ بستنەوە بەناو دینەوە. ئەو کەسانش ئەوانە هەڵ ئەزانن لە کۆمەڵێ ڕووە بەرامبەر کوردیتیان پێ ناکرێت هەڵ ئەسن لە ڕوو ئاینیەکەەوە لێ ئەدەن. مەسلەیەکی کوردیشەیە دار ئەڵێت ئەگەر تەور کلکی لە خۆم نەبووە نێتوانی بمبڕێتەوە. بۆی ئێستا ئەمانش سێرەکی ئەم کوردانی بەناو مەلاوە سێرەکی بەجلێکی کوردی و بە جەمەدانیەک و دێتە سەر مینبەری پێغەمبەر کە مینبەری پێغەمبەر شوێنی وەعز و شوێنی حەق و ئەوانەیە هەڵ ئەسن مۆرکە نەتەوایەتەکە ئەسرنەوە بۆ بەبیانی ئەوەی کە وەڵا من و تۆ نەک بکەینە ناو هەڵەیەکەوە دینەکەمان لەدەستدەین. نەخێوان نییە تۆ لە دینەکەی خۆت بترسێن نەک من. ئێمە دینەکەی خۆمان سپاس بەخوای گەورە ئێمە پابندین بە ئاینەکەی خۆمانەوە، بەڵام تۆ بترسێ بزانێت چی مەرامێک لە پشتەوەیە. ئەم قسەیە ئەەکەی بۆ بەرژەوەندی چی ئەم قسەیەکەی؟ ئایا بەڕاستی بۆ دینەکەتە یان بۆ بەرژەوەندی ئاغاکانی خۆتە؟ زۆر باشە. واتە مامۆستا یادکردنەوەی ئەم بۆنە و یادەنەتەوەیانە لە ڕووی دینیە و هیچ کێشەیەکی نییە، هیچ بەڵگەیەک نییە کە حرام بکرێت، بەڵکو ئێمە هەندێک بەڵگەشمان هەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بێدەنگ بووە لەسەری، قسەی نەکردووە بەڵکو ڕازیش بووە لەسەری. هەندێک زانایانی تەفسیر ئەفەرمن لە قورئانە هەندێک باس هەندێک شت کراوە مەبەستی ڕۆژی نەورۆزە. بۆ نمونە کە ئەمریکا بەڵگەی قورآن کە خۆی تبارک و تعالی باسی ئەکات لە هەندێک زانە فەرمێت کە لە سوورەتی تەها لە ئاەتی 59 الله أعلم کە یعنی منافەسەکەی بینی پێغەمبەر موسا و فیرعون کە فیرعون منافەسێک وتی ئەمەش ساحرمانی ئەوەی پێ تۆ هێناوتە ئەمە سحرە نەیوت معجزەیە، ئەو دارەکەی دەستی پێغەمبەر موسا معجزە بوو، ئەمەی ئەمان ئەیان کرد سحر بوو، وتی ئەمەش ساحرمان هەیە ئەوەی کە تۆ ئەیکەیت. وتی باشە موعدنا يوم الزینە، يوم الزینە ئەو ڕۆژەیە کە کۆ ئەبنەوە لێی، یعنی لە ڕووی زمانەوانی و هەر کۆبوونەوەیەک بە جێژن حیسابە، هەر کۆبوونەوەیەک بۆ دەربڕینی خۆشیەک بە جێژن حیسابە.
کە پێغەمبەر موسى ئەو ڕۆژی دانا زانیتی ئەو ڕۆژە خەڵک و ئەبێتەوەی نەبێت هەندێک زانایان ئەفەرمێن لەو زانایانش ئەگەر دەرفەت هەبێت زۆر بە کورتی باسیەکەم لە تەفسیری مقاتلی کوڕی سولەیمان کە لە ساڵی 150 وفاتی کردووە ئەمەی کە باسم کرد موعیدکم یوم الزینە ئەفەرمێت ئەو ڕۆژە مەبەستی عید نیرۆز ئەوان بە عەرەبی ئەڵێن نیرۆز مەبەستی جەژنی نەورۆزە هەروەها ئیمامی سەمەرقەندی ئەفەرمێت ئەوە مەبەستی ڕۆژی نەورۆزە هەروەها لە کتابی کەشف والبەیان فی تەفسیر القورئان ئەوەی کە ساحرەکان کۆبەتۆ مەبەستی ڕۆژی نەورۆزە هەروەها ئیمامی بەغەوی بە هەمان شێوەڵێ ڕۆژی نەورۆزە ئەو ڕۆژی زینەیە هەروەها ئیمامی ئیبن کەثیر ئەفەرمێت ئەوە بە هەمان شێوە ڕۆژی نەورۆزە یعنی ئەمە کۆمەڵێک زانایان ئەفەرمن ئەمانە ئەمە گشتی کۆ زانایە تۆ هەمووی ئەمانە لا ئەدیت بۆ خۆت شتێک بە مەزاجی خۆت تەفسیرەکەیت یعنی بۆ نمونە ئیمامی بەغەوی ئەزانیان تۆ ئەزانیت ئیمام ابن کەثیر ئەزانیان تۆ ئەزانیت لە خۆتۆ بە کەیف خۆت تەفسیرەکەی ئەمە لە ڕووی قورئانەوە لە ڕووی حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەحباشەکان کە هاتن لە ڕۆژی جێژنی خۆیان نابوو لە جێژنی خۆیان نابوو هاتن ئاهەنگێکیان ساز کرد لە ناو مزگەوتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاهەنگەکان هەڵبەز و ڕەمبەز و ڕمبازی و ئەم شتانە بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بێدەنگ بوو قسەی نەکرد سێریشانی کە ڕێگەشی پیاندا بەخوا ئێستا من بڕۆم ئاگرکەمەوە ناو نەک ناو مزگەوتێک ناو حەوشی مزگەوتەکە هەزار کەسم لێ ڕاستە بێت و هەر بە کافرم دانا ابن ئاگری نەورۆز ناو حەوشی لە بەردەم دەرگای مزگەوتیش بیکەم و کۆمەڵی خەڵکم لێ ڕاستە بێتەوە ئەڵێت تۆ چۆن ئەواکەی باشە خۆ پێغەمبەریش ڕێگەی بۆ یادەدا بوو لە ناو مزگەوتەکەی پێغەمبەری شاکرە باشە ئیمامی عەلیش بە هەمان شێوە کە لە کتابی سێر ئەعلام النوبەلاء هاتووە باسی ئەوە ئەکات کە حەلوای نەورۆزی خواردووە پیان و تۆ ئەمە چیە مناسبەکەی چی ئەم شیرنیە وتێتی ئەمە عیدی نەورۆزە کە من ئەم شتە ئەڵێم من لە خۆمە ناڵێم با بڕۆ لە کتابی سێر الأعلام النوبەلاء بخێرێتەوە لە بابی کە باسی ئیمامی باوکی ئیمامی ئەبوو حەنیفەی نوعمانەکات کە باسی نوعمانەکات نعمانی کوڕی منذر دەزانە حەلوای هاوردووە نەی هاوردووە ئەم بەم شێوەیە ئێمە هەر لە خۆمانەوە شت تەفسیرکردن غەڵەتە ئەوەش بۆ سرینەوەی مەرکی توێ ئایا ئەوەی کەمەوەتەوە لە هەموو لایەکەوە زڵم لە مولەتی کورد دەکرێت ئایا ئەوەی کەمەوەتەوە تەنە تاکەشتا کە شانازی پێواکات ئەم جێژنی نەورۆزیە مۆرکێکی نەتەوایەتیە وانش ئەوە ئەیانێ ئەوە لە کەدارکەن هەندێک کەسیش ڕەنگە ڕاستەوێ بەیانی بڵێ سەلاحەدینیش کورد نییە ئێستا تۆمە لێ بچەنە بەیانی ڕەنگە هاشەش لەوەکەن چونکە قائیدێک بووە تاکە قائید بوو ئێستا هەموو ئومەی عەرەبی کۆکەی تۆ ناتوانێت فەڵەستینت بووە ڕزگارکە ئەو قائیدێکی کورد بووە فەڵەستینی ڕزگار کردووە بەڵێ مامۆستا ڕەنگە هەندێک مناقەشە لەسەر مەراسیمەکە بکرێت ئاخۆ ئاگرکردنەوە بێت یاخود کۆبوونەوە بێت یاخود لە ڕۆژی نەورۆزە جەژنی نەورۆزە چن بۆ دەرەوە بۆ سەیرانکردن خواردنەکان یعنی هیچێک لەو مەراسیمانە لە ئاینی ئیسلامە قسەیەکی لەسەر کراوە ڕێگەی پێ نەدراوە ئاینی پیرۆزی ئیسلام سەرەتا پێشەوەی کە باسیین کەم ئەم ئاگرکردنەوەیە کە خەڵکانێکەکەن ئێستا پێ دەڵێن وەڵامە تو ئاگرەکەکەیتەوە مەبەست ئاگرپەرستنە چێمان بینی ومانە ڕۆژێک ئەو مەشخەڵا هەڵە گرسێنێ لەمان قەڵا کە هەڵێ گرسێنین ئێمەی کورد لە کەرکووکە چەت بینیوە کە سوزدە و کوڕنۆش بۆ ئاگربەرێ کەستان بینیوە نەبینراوە کەسیش مەبەستی کوڕنۆش و نییە بەڵکو ئەوەی کە لە ڕیوایەتەکانە باس ئەکرێت دەربارەی نەورۆز ڕیوایەتێکەیە کە ئەڵێت جەمشید پاشایەک بۆ کە گەڕاوە دوای گەڕاوەوە ینی نیو ڕۆژێکی نییە دەستی پێ کردووە ڕیوایەتێکی شەیە کە ئەڵێ حاکمێکە بووە زاڵم بووە ستەمکار بووە غەدری کردووە کۆمەڵێک شتی کردووە اینجا بە هەمان شێوە کابرایەکە بووە بە ناوی کاوەی ئاسنگەرەوە هەستاوە بۆ وەرگرتنەوەی ئەو مافوتێتی ئەم زوڵمە بەسە هەتاکەی غەدر و ئەمانەی کردو هەستاوە ئەو حاکمەی لە ناو بردووە کوشتێتی بۆی ئەم ئاگرکردنەوەیە ئەو کاتەوە هیچ مؤسسەیەکی ئەعلامی نەبوو کە مەسەن بەڵاوی کاتۆ بڵێ کاکە سەرکەوتین و ئەملا ئەولا هەستاوتێتی ئەگەر من سەرکەوتم بەسەر ئەو حاکمە ئەو پاشایە ئەتمە بەرزترین شاخی ئەو ناوچەیە ئاگر ئەەکەمەوە یعنی کەواتە من سەرکەوتومە ئەوە نیشانەی سەرکەوتنە نیشانی ڕزگاربوون لە زوڵم مستەم و نیشانی ئەوەیە کە عەدالەت ئیتر بەرپا بووە بڵاو بۆتەوە تەوا یعنی ئەمانە زوڵم مستەم و غەدر لێکردن و تعداکردن و ئەم شتانە کۆتای پێات ئیتر سەردەمی عەدالەت و یەکسانی و دادپەروەریە دەربارەی کە ئەوەی کە خەڵک ئەچێتە دەرەوە ئاینی ئیسلام لەگەڵ ئەوە دژی ئەوە نییە کە تۆ بڕی بۆ سەفرایان نەڕی ئاینی ئیسلام دژی ئەوەیە کە بێشەرعی نەکەی لە سەفراکە بێشەرعی مەکە لە سەفراکە لە سەفراکە مەڕۆ تۆ پەرژین بێ لە مەجلیس و لە مەقامی ئەوەی کە جۆی لێمانە مەڕۆ تەکەڵاوی عرەخۆرەکان مەبە تۆ بۆ خۆت عایلی خۆت لە دوورەوە دانە لەو لای بۆ خۆت سەفرای خۆتەکەی خۆشی خۆت دەرئەبڕی نانێکە خۆی شتێکەکەی لەگەڵ مناڵەکانی خۆتە هەوایەکی پاک هەڵم مژیت بەڵام خەڵکانێکیشن استیغلالەکەن تۆ تێکەڵای ئەوە مەبە مەکۆ دوای مەشروب خواردن و دوای تعداکردن و دوای سێ ناموسی خەڵک مەکە ئەوەی پێ ناخۆشە ئاینی ئیسلام دژی ناشەرعیە دژی
ئەوەیە کە دژی ئاینە هەڵاسێت ڕێگری لەوان ناکە بەڵام تۆ بۆ خۆ دەرەچی بۆ سەفرە بۆ ڕێگری لێ کردووە. زۆر باشە. مامۆستایانی هەموو میلەتێک کۆمەڵێک بۆنەی هەیە، بۆ نمونە عەرەب وەکوونەتەوە کۆمەڵێک بۆنی هەیە، تورکمان وەکوونەتەوە کۆمەڵێک بۆنی هەیە، کلد و ئاشور وەکوونەتەوە بۆنی هەیە. بوونی ئەم وتارە زبرانە تا چەند کاریگەری دەبێ لەسەر گیانی پێکەوە ژیانە شارەکەدا. هەڵبەتە کەرکووک کە شاری پێکەوە ژیانە، شاری ئاشتیە، شاری پێکەوە ژیانی پێکاتەکانە، بوونی ئەم وتارە زبرانە، تەکفیرکردنی خەڵک، ینی ئەمانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر پێکەوە ژیان لە شارەکە. بەڵێ من وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەم وتارانە وتاری خۆیان نییە، بگرە خۆشیان قەنەعەتیان بەو قسانە نییە کە ئەیکەن. چۆن فرعون کە هاتە ناو خەڵکەکەی ئەنا ڕەبوکم الئەعلا، من خوای ئێوەم، کە ئەگەڕایەوە ژوورەوە وەڵڵاهی من خوا نیم، بەڵام ئەمانە وا ئینەکەن. ئەمانەش کە ئەم جۆرە وتارانە ئەدەر خۆیان قەنەعەتیان بەو شتانە نییە، خۆیان قەنەعەتیان بەو شتانە نییە، بۆیە هەڵ ئەسن ئەم وتارانە بۆیان هاتووە. ئەوەی کە بۆشیان هاتووە لەلایەن ئاغاکانیان و بۆیان هاتووەتر لە سعودیاوە بێ لە هەر شوێنێکەوە بێت کە بۆیان دێت ئەم جۆرە فتوایانە ئەدەن بۆ تەحریمکردن و بۆ ئۆسڕینەوەی مۆرکی کوردایەتی. دڵنیا بە ئەگەر ئەو فتوایانە نەدەن ئەو وەرەقانی کە بۆیان دێت نەیخوێندنەوە لە مەساڵحیان ئەدرێت، لە بەرژەوەندیان ئەدرێت، ئەو دەعمێک کە ئێستا بۆیان دێت ئەوەستێت ئەو دەعمە. یعنی ئەم فتوایانە کە دەرێت بەرامبەر دەعمە کە بۆیان دێت. بۆیە سێرەکی ئەگەر ڕاستە ئەگەر یعنی ئەمە زۆر خەتەر ئەم فتوایانە ئەدەن. ئێستا هیچێک لەو قسانی کە هەیە ئەڵێ وەڵا نابێ بەرامبەر وەلی ئەمر هەستیت، وانە بەرامبەر وەلی ئەمر. ئەگەر وەلی ئەمرێکی ناعادل بوو، یعنی ئەگەر وا بێت ئەمە زۆر خەتەرە، کورد هێشتا ڕەنگە فکری لەم شتە نەکرد بێتەوە. با یەک شتێک بڵێن کە ئەواتە من بەرامبەر وەلی ئەمر نابێ قسە بکەم، ئەی پێ حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێ باشترین جیهادت ئەوەیە کە بڕێ بەرامبەر سوڵتانێکی جائر، سوڵتانێکی ناعەدالەت، بڵێ لە خوا بترسە، تۆ غەڵەتی بگەڕێرەوە سەر بەسە غەدر ئەوانە مەکە. ئێوکە ئەمە ئێستاواکە ئەو غەدر لە میلەتە ناکرێت، بۆ ناڵێن کاکە بۆ غەدر لە میلەتاکی، بۆ ناڵی بۆ ئەم کارە بەیامان نادێتێ، بۆ ناڵی کاکە ئەم معاشە بۆ نادێ، بۆ ناڵی کاکە بۆچی جیاوازیەکی لە نێوان سعری ئەمپێری مۆلیدەیە، بۆ ناڵێ ئەم بانزینە کە تۆ لەبان بەحرێکی نەوت و بانزینە بۆ نەوت و بانزینمان ئەو هەیە، بۆ ئەوانە ناڵێ. کەواتە ئەگەر واش بێت یعنی لە شۆڕشەکانی کووردا کە دژی حکومەتی عێراقی کە مافەکەی داگیر کردو، ئەو هەموو پێشمەرگەیەمان شەهید بووە، هەمووی دژی وەلی ئەمر هەساوە. ئێو کاتە سەدام وەلی ئەمر بوو، دەسوانە کەواتە ئەم پێشمە هیچی شەهید نییە، هەمووی ئێستا لەناو ئاگرە. ئەگەر بە قسەی ئەوان بێت، بەڵام ئەمانە کە بۆیان دێ کاکە جان زۆر غەڵەت. زۆر باشە مامۆستا هاوڵاتی هەندێک شت لەبیر ئەکەن، بە هەندێک شتەکەن، ئەو حەدیسی پێغەمبەر بۆ جێبەجێ ناکەن. زۆر باشە هاوڵاتی لە نێوان ئەم دوو جۆرە لە گوتارە، ینی بڕوا بە کێ بکە گوتارێک کە پێی وایە چوونە دەرەوە و نەورۆز و یادکردنەوەی ئەم بۆنەتەوەی یانە کوفرە و بە کافر دەزانێ، و جۆرەوتارێکی دیکەش کە لەگەڵ کەیفخۆشی لەگەڵ چوونە دەرەوەی هاوڵاتیانە، لەگەڵ ئەوەیە کە هاوڵاتیان بڕۆن دڵ و دەرونیان ئارام بێتەوە. هاوڵاتیان لە نێوان ئەم دوو جۆرە گوتارە بڕوا بە کامە بکەن. یەکەم شت کافرکردن و تەکفیرکردن و ناردنی خەڵک بۆ ئاگر و بۆ بەهەشت ئیشی من و تۆ نییە، ئیشی خوایە. ئەگەر من خەڵک بنێرم بۆ ئاگر و هینی کەم بۆ بەهەشت بنێرم، ئەی خوا ئیشی چییە؟ خوای گەورە ڕایەگرێ ئەڵێ من الذي يتألى على الله. ئەوە چێ لە جیاتی خوای گەورە بڕیار ئەدا؟ تۆ لە جیاتی خوای گەورە بڕیار ئەدەی، یعنی کە تۆ ئەگەر منت نار بۆ ئاگر ئەی خوای گەورە ئەمنێرێ بۆ ئاگر یان بۆ بەهەشت ئەمنێرێت. یعنی تۆ بڕیار لە جیاتی خوا ئەدەیت، ئەوە زۆر خەتەرە، ئەوە نابێت. ئەمانە دینیش یوسرە، دین عوسر نییە. ئەها بەڵگەش لەسەر قورئان ئەڵێ بە پاوە نێشکە، نەتوانی بە دانیشتنەوە، نەتوانی بە درێژ بوونەوە، مهم ئەوە نێژەکەت بکە چۆن ئەیکەی بیکە باشە. ئاو ئەڵێ دەستنێژ بە ئاو هەڵگرە، ئەگەر ئاو نەبوو ئەڵێ تەیەموم بکە، وانە باشە. تۆ لە سەفەرای ئەڵێ نێژەکەت تۆ 4 ڕەکعەت نێژ لەسەر ئەبێ بیکەیت، تۆ لە سەفەرای ئەڵێ ڕوخسەتی دا پێت کە نێژی نیمەڕۆ بێتە پاڵ عەسر یان عەسر بێتە پێشەوە پاڵ نیمەڕۆ، ڕوخسەتی دابێت. ئەگەر بۆ بارانش ئەگەر لە شوێنێکی قوڕ و قڕاوە بووی ڕێگەت نەبوو، نەتوانی بچیتە دەرەوە، مەشەقەتت بۆ دروستە بوو، ئەڵێ بۆ تێ نێژەکەت جەمعکەی. ئەی خوای گەورە لە قورئانە نافەرمێ لا يكلف الله نفسا الا وسعها. ئەم وتارە زبرانە بووە، ئەمە ئاژاوە ئەنێتەوە لە نێوانەوە. ئەم جۆرە وتارە زبرە خزمەت بە کیەکە؟ ئەمە خزمەت بە خۆیانەکات، خزمەت بۆ کەسانی کە دەعمیانەکات، خزمەت بە ئەو لە چۆ دەعمەکان بۆ دێت، نامەکانیان لە چۆ بۆ دێت، خوتبەکانیان لە چۆ دێت، بۆ ئەوانە دێت. خزمەت بەوانەکە، خزمەت بە میلەت، دژی میلەتەکەی خۆیانە، دژی نەتەوەکەی خۆیانە. ئەوان خۆیان ئاگیان لێ نییە، وەکو ماشەیەکیان لێ هاتووە دژی نەتەوەکەی خۆیان بەکاردێنێ. ئەوەی کە ئەمانە بە کوردیان ناتوانانی بەرامبەر کورد بیکەن، ئێستا خەریکە بەناو ئاینەوە بەرامبەر بە نەتەوەی کوردیەکەن. یەکا کە هەموو کەسێک
بۆنێکی نیشتیمانی هەیە باشە تۆ من ئەم جێژنی نەورۆزە کە عید یعنی کۆبوونەوەی خەڵک کۆبوونەوە بە دەربڕینی خۆشی ئەمە پێی لوغەویەن لە ڕووی زمانەوانی و پێوتری عید عفو بکەیت ئەمان ئێستا ئەڵێن ئەو عید هەموو کۆبوونەوەیەک حرامە دوو جێژن هەیە لە ئیسلامە جێژنی هین باشە خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە جێژنی سێم هەیە و هینە جمعەیە ئەی ئەوەیان باشە شتێتە ئەی خۆشیان عید الوەتەنیان هەیە عید الوەتەنی چۆن ئێمە یادی مەسەن دامەزانی سوپامان هەیە و ئەم کۆمەڵە جێژنانەمان هەیە کاکە خۆمە من پێڵێم جێژنی نەورۆز خەڵک پێڵێ عەرە پێڵێ عید الشەجەرە هەیە پێڵێ عید الرەبیع هەیە پێڵێ نەسیم الشام هەیە نازام هەرەیەکی ناوێکی پێ ئەڵێ کاکە خۆ لای هەمووی مەئلوفە بەڵام ئەمە بۆ نمونە ماوەی پێش ئێستا فتوایەکاندا بوو جارانیانوت وەڵا ئافرەت بۆی نییە سیارە لێ بخۆڕێ وەڵا وەلی ئەمرەکەیان گۆڕا و ئەم وەلی ئەمرە نەختێک کراوەترە وتی نابابە ئافرەت بۆ هەیە وتیان وەڵا کاکە لە سەردەمی پێغەمبەرە ئافرەت سوار پشتر بووە کەواتە قیاس یەکەین بەوە ئافرەت بۆ هەیە سیارە لێ بخۆڕێ لە شەو ڕۆژێکە فتواکە گۆڕا ئەی بوو بۆ ئێمە ناگۆڕێ زۆر باش مامۆستانی ئاینی کورد تاکو چەندوەک بەڕێزت بەم شێوازە هەوڵەدەن کە خەڵکی وشارکەنەوە سەبارەت بۆ بابەتانی خۆ هەڵە تێگەیشتانە لە ئاینی ئیسلام و بە تایبەتیش بابەتی جژنی نەورۆز خۆی مشکلەکە لە مامۆستایانی ئاینی نییە مشکلەکە لە خەڵکە مشکلەکە لە خەڵکە خەڵک ئەچێت مثلا سعودیا بەس بە مەرجعی ئیسلامدانە سعودیا مەرجعی ئیسلام نییە سعودیا مەرجعی خۆیەتی ئەمانی ئێستا هەن نەک جاران ئەمانی ئێستا هەن مصر مەرجعی خۆیەتی ئەزهەر مەرجعی خۆیەتی ئێمە مەرجعی خۆمان هەیە کاکە گیان ئێمە بۆ ناچین بە مەرجعی خۆم ئێستا ئێوە هەردووکتان کە دوو کەسی ڕۆژنامەنووسن ئیعلامی پابندن بە دەستگاکەی خۆتانەوە کەناڵێکی تر بڕیارێک دەرەکە ئێوە پابندین پێوەی ئێوە پابندین بە موسسەکەی خۆتانەوە ئەبێ بچن پابند بە بڕیارەکانیەوە نەخێر نابێت ئێمانی خۆشمان با پابندن بەمانی خۆمانەوە بە مامۆستانی ئاینی خۆمانەوە بەڵام بەداخەوان ئەچن بە دوای کەسانێک کە ئەگەڕێن کە لە بەرژەوەندی خەڵکانێک ئیشەکەن هۆکار نەگەڕانە بە دوای ڕاستیەکانە نەخوێندنەوەیە یعنی شتی بەس حازری ئەوێت شتی بەس حازری هەر ئەوێ نەکی باشم بۆ نەیکەم یقینە بۆ ئەم ئیشە نەکەم وەرە ڕوونی کەرەوە تۆ ئەم مەسەر حەدیثێکم بۆ دێنی توانیە بگەڕی بە دوای ئەم حەدیثە بزان تا چەند ڕاستە صحيحة ضعيفة إسرائيلية موضوعة أنواع حديثة بەڵێ مامۆستا تا چەند گرنگە بۆ نەنەتەوەیەکان بپارێزرێت لە ڕێگیاتکردنەوە و دووبارە ئەنجامدانی ئەو چالاکیانی کە لە کۆندا کراون ئەمە لەلایەن مامۆستایانی ئاینیەوە لەلایەن هاوڵاتیان و هونەرمەندان ڕۆشنبیران هەمووان پێکۆبووی بتوانین پارێزگاری لەم بۆ نەنەتەوەیانە بکەین خۆی زۆر زەرورە پاراستنی ئەم بۆ نەنەتەوەیانە یعنی تەنانەت لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئەوانەی کە غەیری عەرەب ئەو بۆنانی خۆیان کردووە ئیسلامیش ڕێگری لێ نەکردووە ئیسلام نەهاتۆ بۆ ڕێگری شتێک معارضی شتێکە بێت کە تەداخلی دینکە دین تداخلی يعني نوروز تداخلی دین ناکە بۆ نەیوت لە هیچ شوێنێکە نەوتراوە جێژنی نەورۆز جێژنێکی ئاینیە ئەڵێ جێژنێکی نەتەوایەتیە جێژنێکی نەتەوایەتیە بۆیە پێویستە هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی هەموو چین و توێژەکان داکۆکی لەو مافە بکەن يعني ئێستا لەم مینبەرەوە پێشنیارێکم هەیە يعني بەجددی من حەزەکەم هەموو حزب حزب کوردستانیەکان ئەوەی کە ئەمڕۆ لەسەر قەڵا بڕیار ئەو مەشغەڵە بکەنەوە پێم باشە ئەمە ڕەئی خۆمە وەکو وەڵامدانەوەیەک بۆ ئەوانە بانگ لیژنەی فتوای کەرکووک بکەن بانگ یەکێتی مامۆستایانی ئاینی کوردستان بکەن بڵێن وەکو تەحەدایەک بۆ ئەوە فەرمو بڕۆ تۆ مەشغەڵەکە بکەرەوە واللهی بدرێتە دەست من و من ئەیکەمەوە بەج بۆ ئەمامە شۆڕم ئەو مەشغەڵە داگرسێنم با فەرمو ئەوان بەڵگەکانیان بێنن ئێمەش بەڵگەکانمان دێنین زۆر باشە مامۆستا هەندێک جار ئیشکالێتەکە لەسەر ناوی جەژنە ینی بۆ نمونە ئەگەر بوترێت جەژنی نەورۆز چه ئیشکالێتی یەکتیا ینی مامۆستا من پێشتر ئاماژەم بۆ پێکردبەوە لە ڕووی زمانەوانیەوە عید یعنی کۆبوونەوە گردبوونەوە بۆ دەربڕینی خۆشیەک باشە دوو جێژن لە ئیسلام دوو جێژن لە ئیسلامە هەیە جێژنی قوربان و جێژنی نەورۆز جێژنی ڕەمەزان ئەو دوو جێژنە نییە ئێ باشە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیێ جومعەش جێژنە ئەو بۆیە سێ ئێکوا دوو جێژنەکە نەما پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیێ ڕۆژێکی ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەچێتە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو جاریە بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم سێرەکات یعنی دەنگەدەنگ دەوتی مزمار المەزامیر الشەیطان فی بیت رسول الله ئەم دەنگەدەنگ و هەڵبەز و دەربڕینی خۆشی لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیێ هەموو ئومەتێک هەموو قوم لكل قوم عيدة نيود هم دينك على قوم عيدة جژنێکی هەیە وهذا عيدنا رێگری نەکرد
لە ماڵەکەی خۆیان بوو لە مزگەوتەکەی خۆیان ئەحباشەکان کردیان قبتەکان لە مەسر کە لە سەدەمی ئیمامی عومەرا بوو عمەری کوڕی عاسی لە والی لە مەسر دانا بوو ئەوانیش ئەو ئاهەنگیانە ساز دەکرد یعنی ئیمام پێغەمبەر صلی الله عليه وسلم والعياذ بالله حاشا لە پێغەمبەر نەیزانی تۆ ئەزانی ئیمامی عومەر نەیزانی تۆ ئەزانی ئیمامی عەلی نەیزانی تۆ ئەزانیت ئەو هەموو زانایان نەیزانی تۆ ابن تەیمیە کاکە کە خۆیان هەمویان اعتماد دەکەنە سەر فتواکانی ابن تەیمیە ابن تەیمیە لە هیچێک لە کتابی اقتضاء الصراط المستقيم الله أعلم للاپەڕینەوە وەختو چواریشە للاپەڕینەوە ها بەبەڵگاو عەلەم للاپەڕینەوە وەختو چوارە باسی ئەوە کە ئەڵێ هەندێک لە سەلەف جمع من السلف ومنهم كبار الصحابة علي بن أبي طالب رضي الله عنه إمام علي رضا ورحمة إخوائي لبيت لقال بعض من التابعين لشيرين نوروز يعني أخوارت وريان قلتوا هذا نوروز يعني ورقرتوها باش أمانة كسني زاني استتو أزاني بم عربي الشكاوي خوتوا زور باشا مامۆستا هەرکۆزین سبینێ کە جەژنی نەورۆز و خەڵکیەکێ بۆ سەیران پێم خۆشە بەڕێز تۆک مامۆستایەکی ئاینی لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە باسی ئەو بکەیت تاکو چەند پێویستە کە پارێزگاری لە سروشت بکەین کە چۆن زیان نەگەێنین بە دار و درەختەکان و پاک و خاوێنی سەیرانگە و یاخود سروشتی وڵاتەکەمان یاخود شارەکەمان بپارێزین تاکو چەند گرنگە لە ڕوانگەی ئیسلامەوە طبعا نەتەنها لە ڕۆژی نەورۆزە کە خەڵک دەرەچێت بۆ سەفرە لە هەموو کاتێکە هەموو کەسێک گرنگە پاک و خاوێنی بپارێزێت پاک و خاوێنی لە ئیمانە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت النظافة من الإيمان لە شوێنە ترا فەرمێت تنظفوا فإن الإسلام نظيف وانە پاک و خاوێن بن ئیسلام پاک و خاوێنە تۆ ئەم پیسێ لەوێ فڕێ ئەدەیت لە ڕووی شەرعەوە ئەم پیسێ ببێتە مایە عەزەتدان بۆ هەر کەسێک چەندێ عەزیەت بخوات تۆ ئەوە گونەحبارە بیت چەندێ ئازار بچێشێت تۆ ئەوە گونەحبارە بیت جا بۆیە ئەڵێ ئەفەرمێت لە هەموو شتێک بەرامبەری ئەڵێ ئەگەر هیچێک لە ئەڵێ ئیمان بضع وسبعون شعبة حفتە ئەوە نەبەشە أعلاها لا إله إلا الله بەرزترین بڵێ ئیمان لا إله إلا الله أدناها إماطة الأذى عن طريق المؤمن مسلم ئەڵێ بلابردنی بربەستێکە لە ڕێگای مسلمان باشە ئەو بربەستە بەردێکە شتێکە لای ئەبیت ئەوها لەسەر ڕێیەکە لای ئەمە هەموو شتێک بەرامبەرەکەی هەیە ئەی کە تۆ بربەستێک لابر لە ڕێگای خەڵک خێرت بۆ بنووسرێ کەواتە شتێک شتدانە لە ڕێگای خەڵک گونەحبارە بیت گونەحبارە بیت ئەمە هیچ مەجالیتیان نیە هەموو شتێک مقابلەکەی هەیە بەرامبەرەکەی هەیە بەهەشتێ ئاگرێ ڕووناکیە تاریکی هەیە چاکە هەیە خراپە هەیە خێر دەسەکەی بەردێک لابیت بەخوا پیسیشدانی گوناحەت دەسەکەوێت تاوان بارە بیت لە هەموو شتێک بۆیە ضرورە هەموو کەسێک هەر کەسێک هەست بە مەسئولیەتەکە هەست بە موسڵمانبوونی خۆی ئەکات بە موسڵمانبوونی خۆی ئەکات هەست بە شوێنکەوتووی محەممەد المستەفا ئەکات صلی الله عليه وسلم نابێت ئەو پیسی و شتانە لەو ناوە فڕێ بدەن علاگەیەک بەرێ لەگەڵ خۆت علاگە نابێ خەڵکانی خێرخوازەیە وەکو هەموو ساڵێک لە نەورۆزانە علاگەتە دێن ئەو پیسیە بەڵاو مەکەرەوە پیسێ بەڵاو مەکەرەوە بۆ ئەوەی هیچێتر بێتە ئەو شوێنە دانیشێت نمونەیەک دێنمەوە من لە پێش تۆیە ئەڕۆمە ئەو شوێنە دانیشم ئەو ناوە پیس ئەەکەم دوای تۆ دیتە شوێنەکەی من مرتاحی ئەتوانی دانیشی نەخێر ناتوانانی کەواتە حسابکە خۆت ئەچیتە ئەو شوێنە هیچێ پێش تۆ لەوێ دانیشتووە پاک ڕایگرە بۆی هیچێترش ئیسفادی لێ بکە پاک ڕای ناگریت ئەها ئەڵێ سێک ئەڵێ کەیفە ما تودین و تودان ئەمە ئیمامی شافعی لە کتابی کەیفە ما تودین تودان زانایان لەو کتابە باسەکەن ئەڵێ هەموو شتێک کورد ئەڵێ ئەوەی لە دەرگای خەڵکدا لە دەرگادێن نەخێ ئەوەیە بە هەمان شێوە تۆ پیسی لەو ناوەفرەتی خەڵکی کەش پیسی بۆ دانا خەڵک بێزارەکەی خەڵک بێزار دەکات ئەمە قەرزێکە لەسەر دەبێ بدێ بۆیە پاکوخانی ڕابگرە بە خەڵک پاکوخانیش بۆ تۆ بەجێبێڵە بەش لەو وتارە زبرانی کە دەدرێ ینی هەرتەنها ئەوە نییە کە ڕێگە نادا تۆ بەشداری یاد و بۆنی خۆت بکەی بەڵکو ڕێگە نادا بەشداری یاد و بۆنی نەتەوەکانی دیکەشکی بۆنە ئەوەی پێ حرامە کە بەشداری یاد و بۆنی هاوڵاتیکی مەسیحی بکەیت من ئەم پرسیارە دەبەستمەوە بۆی تا چەند گرنگە هاوڵاتیان بەشداری بۆنە و یادەکانی یەکدی بکەن بە تایبەتی لە شاری کەرکووک مەوزوعی بۆنە و یادەکانی مەسیحی شتێکی ترە من هەندێک بەحثم کرد بە دوای زانانی وەهابی کێ باوا بڵین ئەوان لە سعودیە کە بزانین چی دەربارەی ئەو بۆنە ئەڵێن لەو بۆنەیە ئەوان ئەڵێن جایزە بڵێیت ئەگەر هندوو بڵێ سەری ساڵت پیرۆز بێ و نازانم چی بەو شێوەیە باسیەکان بەڵام بۆ تۆ جایز نییە کە بڵی جژنی نەورۆزت پیرۆز بێت بۆ ئەوان جایز بێت بە شەرتێک ئەوان کە ئەو بۆنەیە ئەکەن ئەوان کردیانتە بۆینەیەکی ئاینی نەگنەتەوەیەتی بۆنێکی ئاینیە ئەڵێن ئەوان ئەڵێ خوا و عیسا و مەریەم سەلامی خۆیان لێبێت ئەڵێ ئەمانە هەرچێکیان خوان ئەمە جایز نییە خوای گەورە بە نەسی قورئانە فەرمێت لەقەد کەفەرە الذین قالوا
الله ثالث ثلاثة لشين ترى عيسى قري خويا لقد كفر كفر يمكن أو كسانة إن ذاتو أوان عليه خواسيانة تو أروي علي والله عليه لم رجع بويا بيرن هن سريسال كعيسى لديك وعيسى شكري خوياته علي بيروز بيه يعني أما اشتكي جوازة أقدر وكو نتواتي سير بكن احتيادية بلا مكو آينينا لروي آينوا أو ججنية هيا ما مساتاتشن جرينجا هاولاتيان رز لبيرو بوتشون جوازة بيرو بوتشون جوازة رز لبيرو بوتشون خوي يقول القرآن أفرمي لا إكراه في الدين لا إكراه في الدين هي جاوتو تصري كلام جاري هالبجاري بلا مدعي هردوك معنا قرينو بردس خوي يقول محاسبة معنا خوي يقول حق حساب معنا أما بو بيكوجياني نيوان بيكاتا كان أما لروي بيكابتي لشاري كركو لروي بيكوجيانو أمانة حق مانية بس لأنه شون بيلا كانوا تي أكن تينا كان أوش تيكي ترى بلا من تدخلي إيشك بكم أو تجاوز خوي تبارك وتعالى أفرميت لا إكراه في الدين كهردك من أقرينه بولاي خوي تبارك وتعالى حق حساب من لقلا أكاد من بومنية تكفيرة كم من بومنية بدنيرن بو آجر من بومنية بدنيرن بو بهشت أما إيشي خويا كاكا جان موضوع دين هرشتك تداخلي دين كرا دين رقيب وداناوا ڕێگەی بۆ داناوە بەڵام شتێکی نەتەواتی پەیوەندی بە خۆتەوە هەیە من ڕێگری لێ ناکەم بۆ ئەوەی پێکەوەژیان و ئاشتی و برایەتی من و تۆ بمینێ لە شارە لەم شارەیە وەکو برا بێکەوە بژێ من تۆ قبوڵەکەم بە هەموو بیر و بۆچونە جیاوازەکانتەوە وەکو ئینسانێک وەکو مرۆڤێک تەعاملی لەگەڵەکەم بەڵام وەکو ئاین من ئاینی خۆم پێ ڕاستە چۆن تۆ ئاینی منت پێ تەواو نییە منیش ئاینی تۆم پێ تەواو نییە تەواو ئەمە چونکە ئێمە قورئانێکمان هەیە ئەفەرمێت إن الدين عند الله الإسلام تەواو دین لای خوای ئیسلامە تۆشتی دینێک هەڵبژێری بۆ خۆت هەڵبژێرە بەڵام ڕێز لێگرم وەکو مرۆڤێک وەکو ئینسانێک وەکو مەخلوقێکی خۆی تەبارەک وتەعالە چۆن تۆ باوەڕت بە دینەکەی من نییە منیش باوەڕم بە دینەکەی تۆ نییە تەواو هەردووکشمان ئەگەڕێنەوە بەردەست خۆی تەبارەک وتەعالە خۆی گەورە محاسەبەمانەکات بەڵێ مامۆستا عازتن سێرەکەیت کە جەژنەکان هۆکارە بۆ تەبایی و ئاشتبوونەوەی خەڵکی پێم خۆشە باسی گرنگی جژنە نەتەوەیەکان و بەتایبەت جژنی نەورۆز بکەیت بەتایبەت ئەگەر باسی ئێمە باسی لایەنە و حیزبەکان بکەین حیزبەکە کوردستانیەکان تاکو چەند گرنگی ئەم جژنە بۆیکەوە کۆتایی بە ناکۆکیەکان بێن و ڕێککەون حەقی وایە هەموو حیزبە کوردستانەکان بە بۆچوونی من نەک چاوەڕێی جێژنی نەورۆز بکەن کە ینی تەبا بن و ئاشتەوە بن و دەست بکەنە ناو دەست یەک و بە یەک دەستۆ بێنە پێشەوە نەخێر ئەو هەنا حەقی وا بوو حیزبە کوردستانیەکان خەباتی ئەوەنە ساڵەی ئەم حیزبانیان لەبیر نەچوایە ئەم حیزبە کوردستانیانە خوێنی ئەو هەموو شەیدیان لەبیر نەچوایە هەموو شتێک وەلا بنەن هەموو خلافاتەکانیان وەلا بنەن تەنها لەبەر خاتری کەرکووک کە ئەم هەموو شەهید و قوربانیە دراوە لە پێناو کوردستانی بوونی کەرکووکە ئەبوایە یەک دەنگ بوونایە لەبەر خاتری کەرکووک بەڵام بەداخەوە ئەوەی کەوە ئەبینرێت بەدوای هەندێکیان بەدوای مەساڵحی شخصی ئەگەڕێن نەک بەدوای مەساڵحی نەتەوایەتیە مەساڵحی شعبەکە مەساڵحی کوردان ئەگەڕێن بەدوای مەساڵحی شخصی ئەکرێت ئەوەندی شەڕی پۆست و دەسەڵات ئەکرێت لە بەغا بەخوانیوەی ئەوە شەڕی کوردستانی بوونی کەرکووک بکرایە ئێستا شتێتر بوو ئەو هەنابوو بەداخەوە زۆر باشە مامەسا هەڵبەتە لە هەموو بۆ نەورۆزێکدا بەڵین دوو دیادە هەیە ئەمە لە سەرەتای بەردامەکەشەوە ئاماژەمان پێکرد هاوکارم سارە باسی پاکوخانی ژینگە کرد هۆکارێکی دیکە خودیاردەیەکی دیکە کە لە نەورۆزدا بەتایبەتی بەرچاو دەکەوێت ئەویش پابەندەبوونی هاوڵاتیانە بەڕێنمایەکانی هاتوچۆ شۆفێریکردن تا چەند گرنگە لە ڕووی دینیشەوە هەڵبەتە هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن هەم بۆ پاراستنی خۆیان هەم بۆ پاراستنی کەس و کار و کەسە نزیکەکانی زابرا هەر بۆ خۆشیەوەی پابند نەبێ خۆی زەرەرەکە تووشی حادسێکی بێ زەرەر دنیا بەرسیارەکەی ئەکرێت ئەمە هەر بە خۆشی بووە زەرورە پابندی بە ڕێنمایەکانی هاتوچۆ چونکە ئەگەر تۆ پابند نەبی ببیتە هۆکاری عەزەدانی خەڵکی خوا نەخواستە حادیسەیە بکە هێچێک بکوژیت ئەوە ئەبیتە قاتل لە ڕۆژی قیامەتە کە نامەی ئەعمالە دووەرەگریت بە قەتل حیسابە قەتلێکت کردو و خۆتیش ئاگاد لە خۆت نییە ئەمە یەک دووش ئەبیتە مایە عەزەدانی خەڵک ئەمەش ئەنە لە ڕووی ئیسلام لە ڕووی شەرعەوە ئیسلام ڕێگەی پێ نەداوە کە تۆ ئازاری خەڵک بدەیت تۆ دەرچی حڕیەتی خۆتە ئەوەنە ئازادیت کە نەی ئازادی من نەبەزێنیت ئەوەنە ئازادیت نەک وەڵا ملەتەکە دانیشتمە و دەنگی تەزیلم دیجەیەکەی خۆت ئاخر سەڵت بدەیتێ و بکەویتە کۆمەڵێک شتی نارێک من عەزیەت بدەیت مامۆستا هەرویستم باسی ئەوەش بکەین ینی تا چەند گرنگە هاوڵاتیان لە شوێنە گەشتیارەکانیش
ڕێز لە با بڵێن تایبەتمەندیەکانی یەکدی بگرن بەنمونە عەزیەتی یەکدی نەدەن سنووری یەکدی نەبەزێنن ینی زۆر جا دەبینین لە شوێن و بەتایبەت خێزانەکان بە تایبەتی شوێنە خێزانەکان یعنی شەڕ دەکرێت خۆتەن دیاردی نەشاو دەکرێت تا چەند گرنگە هەوڵاتیان ڕێز لە تایبەتمەندیەکانی یەکدی بگرن ئەوە ئەگەر پابند بوونا پابند بوونا بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەو شەڕە نابوو ئەو تێکەڵبوونە نەها وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد لە ڕووی ئاینەوە ئاین لەگەڵ ئەوەیە کە دەرچی بۆ لەگەڵ ئەوەیە نییە کە ڕێگری لێ بکات کە دەرنەچی بۆ سەفرا بەڵکم لەگەڵ شتە بێ شەرعیەکانایە سێرەکی تۆ چوار گەنجی ئەلێ دانیشتە کۆمەڵک شتی ناشەرعیەکی ئەلم لا تۆ عایلە دانیشتووە هەڕێز لە عایلەکە بگرە بیهێنە تەطبیقی کە لەسەر خۆت ئینسان هەر شتێکی کرد با خۆی بکاتە شوێن ئەوەی تر بزانێ خۆی بە عایلە و لێرە دانیشتە چوار گەنجی کە ئەوها بەو شێوێ بکات قبولێکات قبولی ناکات کەسنی ئەو شتە قبول کات إلا اللهم هیچێک کە خۆی هەموو شتێک قبول بکات کەسنی ئەوە قبول کات کەواتە مادام تۆ بۆ خۆت بۆ عایلی خۆت قبولی ناکەی بۆ عایلی کەسیش قبولی مەکە ئەو دەنگە بەرز ئەکەیتەوە ها کوردەواری ئەڵێ دەنگی دەهۆڵە دوور خۆشە والله کاکە ئەو دەنگی کە ئەو تەزیل و شتت آخر سەوتی ئەدیتێ والله خۆت جۆت لێ نابێت ئیزعاجە لای خۆت ئیزعاجە هیچێکی لە دوورەوە جوێی لێ بێ بۆ ئەو خۆشە بێ دەنگەکە کەسی کە بەس بای خۆت کەسی کە بە خۆت جۆت لێ بێ خۆت لەزەتی لێ بکەی خۆت تام و چێژی لێ وەرە بگرێ ئیتر هەرچیەکەکەی با بە هەرچیەکە گۆرانیە قورئانە هەرچیەک لێدی ئەوەی کە خۆت مقتەنعی قەنەعەتت پێی هەیە با بۆ خۆت بێ بۆ خەڵکی کە نەبێت دوای ئەوە کە مەبە هۆکاری عەزیەتدانی خەڵک ئەمە لە ئاین هیچ ڕێگەی پێ نەداوە بە پابند بوون بە ڕێنمایەکانی هاتوچۆشەوە پێویستە هەموو کەسێک کە لە کاتی ڕۆیشتن و لە کاتی گەڕانەوە پەلەپەل نەکا ئەڵێ شەیتان پەلەی کرد چاوی خۆی دەرکرا مەسەلانەی ئەم مەسەلە کوردیانە هەیە زۆر زوو دەڕۆن زۆر بە پەلەش دێنەوە ئەو زوو ڕۆیشتنە بۆ ئەوەیە کە جێکی خۆشی دەستکەوێت ئەو زوو گەڕانەوەش الله عەلەم بۆ ئەوەی تووشی ئەو قەڵەباڵغیە نەبێ بەیانی دوو کەس بە ماتۆڕێکەوە بێت ڕێزم هەیە بوانی ماتۆر لێ خوڕێ بێت و ئیزعاجی کاویان سێرەکی هەندێک کەسێم جۆرە ماتۆرێکی وڵی ئەمەش لە ڕووی شەرع و فرسەتێکی باشە لەم بینەرەوە ئەوە بەڕاستی زۆری هاوڵاتیانە ئەوە بەڕاستی لە ڕووی شەرعەوە جایز نییە واللهی گوناحباری واللهی ئەو دایک و باوکی کە ڕێگە ئەدات ئەو جۆرە ماتۆرانە بۆ مناڵەکانیان ئەکردن و قسە ناکەن واللهی ئەو دایک و باوکە گوناحبارە ئێمە هەر خۆمان گوێمان لێ بۆ کاتێک کە یەکێک ماتۆر بۆ شێوەی لێ دەخوڕێ ینی ینی جوێن بە یاخود هەندێک سوکایەتی بە خۆی و دایک و باوکی ڕەنگە بە چەند پشتیشی بکرێت ئەوە خەتای خۆیەتی تۆ بە ڕێکی ئەو ماتۆرەت لێ بخوڕە بزانە کەس قسەت پێ ئەڵێت قسەت پێ ناڵێ بەڵام هەر کەس تەنان سیارەکەشت سەریع لێ بخوڕە بەناو کۆڵانەکانە بزانە خەڵک چۆن باس دەکات بەڵام ئەگەر بەهێمنی و لەسەر خۆت لێ بخۆری کەس باوەڕ مەکە کەس قسەت پێ بڵێ هەم لە ڕووی پاراستنی ژیانی خەڵکەوە هەم خۆتیش تووشی کێشە نابی کاکە پەلەپەلەمەکە بۆ دوای بچی دەست خەڵک ماچکەیت با ئەو شتە نەبێت تۆ هیچێک عەزیەتە دێ ڕەنگە لەبان ئەو ماتۆرە بکەویت یان هیچێک ئەو هەر سیارەکەی نوک سیارە دەعامەکەی سوڵانێتی ئەکەویت شوێنێکت ئەشکێت هەر خۆت لەبەر خاتر خۆت کاکە واز لە هەمووی بێنە لەبەر خاتر خۆت برام بەڵستا بێگومان ئەمڕۆ هاوڵاتیان لە سەرقەڵا کۆ بنەوە ڕێنمایی تۆ چییە بۆ ئەوانی کە کۆبنەوە لەو ئەخرە باڵغەیە وەکو ڕێزگرتن بێ لە یەکتر و بەوەی کە کێشە گرفتەکانیش دروست نەبێت دوا پرسیاری ئێمە پێویستە لەسەر ئەو کەسانی کە بەشداری ئەم ئاهەنگی ئەمڕۆ ئەکەن کە جێژنی بۆی ئەڵێن جێژنی نەورۆز جێژنێکی نەتەوەی کووردە پابند بن بە ڕێنمایەکان پابند بن بە هێمنی و هادیئی هەڵنەسن یعنی هەندێک خەڵک ئەبینی سێرەکی هەندێک تەسەڕفاتی نەشیاو ئەکات نە ئەو جژنن هەر لەبەر خاتر نەتەوەکی خۆت ئەو جژنە بپارێزە با خەڵک بە چاوێکی ترۆ سیر نەتەوەکەت نەکە نەڵێدەها ئەمە جژنەکەیانەوە چیتیاکەن ئەم ساڵ ئەگەر تۆ کێشەیەک ئاژاوەیەک بنیت تۆ ساڵێک تر ڕەنگە نەتەوەکان تر نەیەن خۆت جیاواز مەکە ڕاستە جێژنێکی توەیە بەڵام خۆت جیاواز مەکە لە خەڵکی مەڵێ وەڵا ئەمە لە نەتەوەیەکی ترە و خۆم فەزڵ کەم بەسەریان نەخێر ئەو مادەم هاتووە لەگەڵ تا بەشداری ئەو خۆشی تۆ ئەکە ڕێزی لێ بگرە کەواتە ڕێزی لە تۆ گرتو بۆیە دێ بەشداری لە ئاهەنگەکەتەکە تۆش ڕێزی لێ بگرە ڕێزی لێ بگرە بۆی جارێتر ئەگەر ئەم جارە بەسخۆی هاتبێت جارەتر کە عایلەکەشی بێنێ لەگەڵ خۆیان بۆیە پێویستە هێمنی بپارێزرێت پێویستە فەرق و جیاوازی نەکرێت لە نێوان نەتەوەکانە پێویستە شەڕ و ئاژاوە نەکرێت لەویانە بۆ ئەوەی ئەم جێژنەی نەتەوایەتە چۆن ئێستا ئەوان هەوڵەدەن ناشرینیکەن و حرامیکەن خۆت مە بە هۆکاریکە ناشرینیکەی تکایە خۆت مە بەرە هۆکاری ناشرینکردنی ئەم جێژنە زۆر باشە هەرچەندە هاوکارم ساراوتی کۆتا پرسیار بەڵام زۆر باشە هاوکارانمان دەڵێن کاتی پرۆگرامەکەمان تەواو بوو زۆر سواز بۆ مامۆستا شاخەوان ناسێ سواز
بۆ ڕوونکردنەوەکانت بە هیواین هاوڵاتیان جەژنێکی خۆش جەژنی ئارامی پێکەوە ژیان پێکەوە بەسەربەرن. بڵێ خۆشەویستان ئێمە لێرە سارە لە ستۆدیۆ کۆتایی پێدێنین هەڵبەتە هاوکارانمان لەسەر قەڵای کەرکووک ئەمڕۆ بە درێژای ڕۆژ ڕووماڵی ئەو ئاهەنگە گەرمونگوڕی هاوڵاتیان دەکەن تا هاوڵاتیان ئاهەنگ بگێڕن. ئێمە لێرە لە کەناڵی ئاسمانی کەرکووک ڕووماڵی و چالاکیانە دەکەین. فارس جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێت پیرۆز بێ. سڵاو فارس. سڵاو لێوە سارا دیلان بەریتان باش جژنتان پیرۆز بێت نەورۆزتان پیرۆز دەستپێکی ساڵێکی نوێتان پیرۆز بێت و هیوادارین کە هەموو لایەکتان لە خۆشی و شادی و کامەرانیا بن و دەستی مامۆستاش خۆش بێت کە لە ڕووی ئاینیەوە کۆمەڵێک ڕێنمایی بە هاوڵاتیانی شاری کەرکووکدا و دەستی ئەوە خۆش بێت ئێوە ئیسراحەتی خۆتان وەرگن ئێمە لێرە لەسەر قەڵای کەرکووکەوە بەردەوام بین لەگەڵتان ماندوو نەبن. زۆر باشە خۆشەویستان بەڵێ ئێمە لێرە کۆتایی پێدێنین دەگەڕێنەوە لای ئێوە بۆ ڕووماڵی ئەو چالاکیانی کەم ڕۆ لەسەر قەڵای کەرکووک ئەنجام بدرێ فەرموو. دەستان خۆش بێت مادوو نەبن. خۆشەویستان سڵاو لە ئێوە لە سەر قەڵای کەرکووکی کوردانەوە نەورۆزتان پیرۆز بێت. هیوادارین کە هەموو لایەکتان هەمیشە لە خۆشی و شادی و نەورۆزدا بن و ئەمڕۆ دیارە بۆ کەرکووچەکان تایبەتمەندی خۆی هەیە. ئەمڕۆ بەدەر لە ڕاپەڕین ئەمڕۆ کەرکووچەکان هەوای ئازادی هەڵەمژن. ئەمڕۆ دەستپێکی ساڵێکی نوێ دەبێت بۆ کوردان. هەڵبەت کورد لە هەر چوار پارچەی کوردستانەوە نەورۆز بە مۆرچی خۆی با کللتوری خۆی با جەژنی خۆی ئەزانێت و هیوادارین کە هەموو لایەکتان هەمیشە لە خۆشی و لە شادی و کامەرانی و بەختەوەری و خۆشنودی و جەژن و نەورۆز بن. هەڵبەت هیوادارین کە ئەم نەورۆزەش بێتەمایی تەبایی بێتەمایی خۆشەویستی بێتەمایی لێبوردەیی نێوان تاک بە تاکی کوردان و کەرکووچەکان بە تایبەتی. ئەمڕۆ لە سەر قەڵای کەرکووکەوە کۆمەڵێک چالاکی بەڕێوە دەچێ و هاوکات بیریشمان نەچێ کاتژمێر 3 پاشنیەڕۆ هەمووان لەسەر قەڵا نەورۆز و جەژنی نەورۆز پیرۆز دەکەین. بەڵام من ئەمڕۆ لە ئێستادا 3 میوان لەگەڵم ئامادەیەوە پێکەوە گفتوگۆ دەکەین و هەرێکە و لە بوارێک و تایبەتمەندیەکدا کە ئەویش هەرێکا لە بەڕێزان مقدم عامر نەریمان وتەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتووە کەرکووکە و دکتۆرە فایزە خەتاب کە بەڕێزیان لە ڕێخستنەکان بوونەوە هاوکارێکی باشی پێشمەرگە و هەروەها بریندارەکانیش بوونە و بەڕێز مقدم عامر شوانی وتەبێژی پۆلیسی کەرکووک. بەڕێزان سڵاوتان لێبێت و جەژنی نەورۆز لە هەمووان پیرۆز بێت و هیوادارم کە هەمووان هەمیشە لە نەورۆز و خۆشی و شادیا بن. زۆر بەخێراتن. زۆر سپاس. نەورۆز لە هەموو کوردی شاری کەرکووک بە تایبەت و بەعام لە هەموو کوردستان پیرۆز بێت. پیرۆز بێت. دکتۆرە پەیامی خۆت لەم ڕۆژەیە بە بۆنەی بم بۆنە خۆشەویستە و کەوا گرمی خۆمان و پیرۆزبایی گەرم بە بۆنەی هاتنی بەهار ڕاپەڕینی بابە گورگەر ڕزگارکردنی کەرکووک ساڵی نوێی کورد پیرۆزبایەکی گەرمەکرد لە هەموو ئەو کەسانێکەوە ئەمڕۆ بە ڕۆژی خۆیان نەزانن بە جێژنێکی مەزنی خۆیان نەزانن اینجا ئەگەر کورد بێ یا کورد نەبێ چونکە خۆمان نەزانین جەژنی بەهار بۆ هەموو کەسێکە بەس بۆ گەلی کوردیە بەرز و پیرۆز بێ ئینشاڵڵا لە هەموو کەسێک زۆر پیرۆز بێت. کاک عامر پەیامی تۆ سەری ساڵی هەمووان پیرۆز بێ و داواکارین لە چۆن لە سەری ساڵدا هەموو کورد و عەرەب و تورکمان پێکەوە ئاهەنگێک گێڕن لە سەری ساڵدا لە نەورۆزدا هەمان شت کورد و عەرەب و تورکمان پێکەوە ئاهەنگ بگێڕن بە بۆنەی سەری ساڵی نەورۆزەوە. لە شتان ساغ بێ دووبارە پیرۆز بێت بینە سەر کڕۆکی بابەتەکەمان. کاک عامر وەکو پۆلیسی هاتووی کەرکووک ینی بۆ ئەمڕۆ بۆ سبەی کا ڕۆژای نەورۆزی پێوترێ ئامادەکاریەکانتان بۆ ئەم ڕۆژانە چی؟ بەڵێ سەبارەت بە ئامادەکاری ئەمڕۆ 20 مانگ تەبعاً ئێمە چی دەوریە و پۆلیسی هاتوو چۆمان هەیە هەموو سوقلی خۆمان نەخینە لای قەڵا لەبەرەوەی سەعات 3 بەدواوە ئاهەنگی نەورۆز هەیە لێرە پێویستە ئەم شوێنە کۆنتترۆل بکرێت بۆی قەڵەباڵغی دروست نەکرێت ئەو ڕێیانی کەوا پێویستە لەگەڵ بەرەبەراتی پۆلیسی کەرکووک بە هەماهەنگی تەبعاً ئەو ڕێیانی پێویستە قەتعیەکەین بۆ لەبەر باری ئەمنی هەروەها ئەو شوێنانی کەوا قەڵەباڵغ دروستە بێت هەوڵە دەین پۆلیسی دەوری تیادانین بۆ ئەوەی قەڵەباڵغی دروست نەبێت و خەڵکیش بە ئاسانی بێت بۆ ئاهانگەکە و بگەڕێتەوە بۆ ماڵی خۆی بە سەلامەتی ئینشاءڵڵا. دەست خۆش بێت. دکتۆرە
پێم خۆشە وەکو ئەو تەمەنی کە خۆت پێت پەڕاندووە و تەمە درێژبی هەڵبەتە هیوادارین بەر لە ڕاپەڕین بەر لە 91 یعنی خەڵکی ئەم شارە تا چەند بە گڕوتین و بە حەماست و بە چۆنڵی جۆشەشی کوردانەوە پێویستیان بە ئازادی بوو حەجانەکەکەوا لە ژێر دەستی زوڵم و ستەمی بەعس ڕزگاریان ببێت پێم خۆشە ڕووداوەکان بژێڕیتەوە تاوان پێشەوەی ڕاپەڕین ببێ تو خۆتەزانی کەرکووک ینی شاری کوردانە تعریبێکی زۆر دەستی پێکرد بوو ینی وای لێ هاتبوو ینی زوڵم زۆرداری ڕژێمی بەعس کەس نەیەتوانی لەگەڵ یەکتری قسە بکە ڕابکە ڕۆژان هەبوو کەس لە ماڵەوە یان گوت با قسە نەکەین چکم دیوارش گوێ هەیە ینی ئەوەنەی کەوا ئەم خەڵکی بە تایبەتی گەنجانی کوردی مثلەن هەبوو دەستگیر کردبوو زۆریانی ئەیدام کردبوو ینی لە ڕۆژێکا تقریبن تەسەوڕەکەم ڕۆژێ لە ڕۆژان 1970 کەسی لە بەغا ئەیدام کرد ڕژێمی بەعس لە هاوای لێکرد ئەم کەسانە ینی خەڵکان لە ژێرەوە هەموو ینی جۆشی ئەوە بوون کەرکووک ڕزگار بێ بەڵام ئێمە بە خەیاڵمان نەوەزانی یان بیدایەتەن بە خەیاڵەمانزای هەرچەندە خۆت بزانانی ئەگە ینی بگەڕین سەر مێژوو لە ساڵی 1982 مجموعەیە گەنجی کوردی کەرکووکی ڕەسەن دژی ڕژێم وەستان وایان کرد ینی مزاهرێکی گەورەیان کرد هەر لە بازاری گەورە دەستیان پێکرد ئەوە بوو یان بڵێ علی گەرمیانی برای من بوو کەوا بوو هاتنە سەر ئەم قەڵایە مجموعەیەکیان لەو بازاری ئەم هەر لە تەنیشتەمان لەوێ دەستیان پێکرد بە مزاهرا داهاو بوو ڕژێمی بەعس بە کێبڵەوانە خۆیان حەزر کرد بە هێزێکی زۆر تونند و تیژ ئەلەساس ئەمانە سەرکوتکەن ئەو بوو ئەو گەنجانە قسمێکیان هەمووی خۆیان هەڵاتن هاتنە سەر ئەم قەڵایە بەڵام ئەو کاتە تاوان خەڵکی لێبوو عیلەی لێبوو ینی خەڵکی تیاژە داوا بوو لەوێ زانی بیان مەتەن ئەم دوو کەسن هاتوونەتە سەرە یانی بە کێبڵ هات هێنابیانە خوارەوە تازیەکی زۆریاندا ئەو بوو هاتنە خوارەوە بردوبیانە بۆ ئەمنی کەرامە ئەمنی کەرامە ئەگە ئێوە بزان لە خوارەوەیە لە خواری ئێمەیە لە ئەمنی کەرامە تاوان چەند ڕۆژێک لەوێ مابوو بە نزیکێکی زۆر تووش بوو ئێمە تاوان ئەمانە نەمانەزانی یانی دوای پرۆسەی ئازادی ئێمە ئەمە خبارمان نازانی بە ئێمەیانەوەی ئەلەساس ماوە لەسەر ئەوش کەوا ئەو زوڵمە کرابوو تام بەس لە برای من لە با بڵێن لە عیلی من لە هەموو خەڵکی کەرکووکی ڕەسەن ئەوانەی ئەیانوێز ینی بە ئازادی بژین لەم کەرکووکە وابوودا چەند ڕووداوێکی تری ڕووداوەکانی پێش راپەڕین بیست دەبێت چەند ڕۆژێک پێشەوە هەر بێن فترە فترە چی گەنجی کەرکووک هەیە ئەوانە یانگوت هات یانگوت هات کە یانگوت هات چی گەنج کەرکووک هەیە هەموو ڕایەکڕ ڕۆژ ناو خاصە خۆی ئەشاردەوە چکە هاتن چی گەنجە بوو ئەیانگرت داهاوە بوو لە ڕۆژی سێشەمەی 1991 بەیانێکی زوو بوو طبعاً ئێمە مەجموعی وەکو دکتۆر و چەند کارمەندێکی تەندروستی تر ئێمە ینی هەواڵی ئەوانەمان نەزانی خوێندکار بوو یا هەر دکتۆر من اختصاصی مناڵمە ئەو وەختە یانی پسپۆری دەخۆشیەکانی مناڵ بەڵێ ئەو کاتەش ئاگاما لێ بوو چکم پێشەوە بە 2 هەفتە دەستی پێکردبوو یان خۆتە زانی لە ڕانیەوە لە پێنجی ئادارەوە دەستی پێکرد لە ڕانی ئەنجە دوایەوە یانی پشکی ئەم شۆڕشە گەیشتە سلەیمان لە سلەیمان چوە هەولێر لە هەولێرە چوە دووهۆک لە دووهۆکەوە شار و شارشکەی کوردستان هەموو ڕزگار کرا کێ مابوو بەس کەرکووک مابوو وەکو شارێکی کورد ڕزگار نەکرێ تاوان بە تەنسیقی پێشمەرگە قارەمانەکان هەروەها ئەو ڕێخستانێکەوە ناو کەرکووکە هەبوو لەگەڵ جاماوەری خەڵکی کەرکووک هەموو پێکەوە تەنسیقێکام اینجا ئێمە هەواڵەکانمان پێ ئەگەیشت و تەمانەمانە کرد ڕۆژێ پێشتر کەرکووک ڕزگارکەن ئەو بوو لە بەیانێکی زوو 19 مانگ خەبەرەوەمان پێگەیشت کەوا کەرکووکش ڕزگار کرا ئەو من دوایەوە ڕاستن خۆم هەسام گوتم ڕۆم بۆ نەخۆشخانە لە ماڵە پیان ناخۆش گوتیان لە ڕۆژی کوچۆن احتیمالە بڕۆیت بە ڕێگامتن شتێک بێ وەختە شەڕەن سیارە نەبوو بە پێ وای ڕۆشتنیات لەبەر هەموو شتێک قەتع بوو ینی هیم بوو با بڵێن من ئەتەجاوز زۆر باش چونت بۆ نەخۆشخانە پاشان دێمەوە لات ڕووداوەکان بۆی بە باشتر بێتەوە بیر کاک عامر ئامادەکاری ئێوەکو پۆلیس بۆ ئەم ڕۆژانە چین ینی هەڵبەتە بەتایبەت ئەمڕۆ کە لەسەر قەڵا ئاهەنگی جەژنی نەورۆز بەڕێوە دەچێت پۆلیسی کەرکووک وەلایەن ئەمنەکان بۆ سەرقەڵا و ناو شار و بە تایبەت دەرەوەی شار کە سبەینێ خەڵکی گەشت دەکاوەی کە کات و ساتێکی خۆش بەسەر برێت ئامادەکاریەکانی ئێوە چی؟ بەڵێ ئێمە بەیانی ئەمڕۆکە لەسەر فەرمانی وەزیری ناوخۆی عێراق لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک عەمید کاوە غەریب خۆی تەلەفۆنی بۆ وەزیری ناوخۆ کرد ئاگاداری کردەوە لە وەزع ئەمنیەکەی ناو شاری کەرکووک و پێویستە
پۆلیسی کەرکووک بچێتە حاڵەتی ئامادە باشیە بە تەواوی هێزەکان کامل حتا بتوانین سەیتەرەکەینە ناو شاری کەرکووک و بۆ ئیمڕۆ بۆ بەیانیش لەسەرەوە وەزیری ناوخۆ فەرمانیدا هەموو هێزەکان بکرێتە حاڵەتی ئامادە باشیە و سەعات بە سەعاتش هەر ڕووداوێک هەر شتێکش بێ نەخوازراوە بێ ئاگادار بکرێتەوە خۆی لە سەر خەتایە لەگەڵمانە ئێمەش بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک سەرپەرشتی پلانەکەدا کردووە کە لە ناو شاری کەرکووک بۆ ئیمڕۆ بۆ حیمایەتی سەری قەڵایە و سەرجادەکان و شەقامەکانە لای مۆڵەکەی ڕەحیماوایە هەمان شتش لە گەڕەکەکانی دیکە لە شۆرجە و یاخود لە ڕێی بەغابێ یا لە هەر شوێنێک بێ ئەو ئاهانگانە یەکجێڕێ هەمووی هێزی نردووە هێزێکی زۆر شماداناوە احتیات کە هیچ ڕووداوێک ڕوونەدا بەڕاستی ئیمڕۆکە کەرکووک لە دۆخێکایەوەکو بدەین ئازادیە ئەبێ هەموو نەتەوەکانش بپارێزی نەکەوە کە بەس کوردەکان ڕاستە ئێمە ئیمڕۆکە گەژنی نەتەوەی کووردە بەڵام ئەبێتش ئێمە مراعاتی ئەوانەی دیکە بکەین شعاراتی نەخوازراوە بێت شعاراتێکی تائفی نەبێ بەتەنیا ئەبێ ئەوانش چۆن لە گەژنی سەری ساڵدا هەمووی بەشدار بوو کە گەژنێکی مەسیحە هەموو بسڵمان و کورد و عەرەب و تورکمان بەشدارە بێ ئێمەشە بێ هەمان شت لە نەورۆزدا هەمووی بەشدار بێ ئەوە مای شانازیە بۆ ئێمە ئێمەشۆک و هێزە ئەمنیەکان ئەوانەی کەەوە لەسەر ئەرکی ئێمەیە کردومانە و بەردەوامە بین ئیمڕۆکە لە ناو شارین بەیانی لە دەرەوەی شار لە بەرەوەی نەورۆز لە دەرەوەی شارە هەموو خەڵکەکە دەرەچێ ئەو کاتە ئەرکمانە بێتە دوان هەم لە دەرەوە بیان پارێزین هەم ماڵەکانیان لە بەرەوەی خەڵکانێ زۆر ناو شار بەجێ دێنن بنێن لە ڕێژەی 160 کەرکووک چۆڵە بێ ئەبێ ئەو ماڵانە هەمووی حیمایەتی بکەین نەدەزرێ شخصانێکی نەفس نزمە ئەچێتە ماڵەکانەوە بۆ هینێک و چەند داواکارێکشمان هەیە لە هاوڵاتیان بەڕاستیە بۆی کەوا پارەی هەیە یاخود شتێکی هەیە ئاڵتون شتی هەیە بیکاتە ناو سارەکەی بڕوە بۆ سەیرانەکەی خۆی لێش ئاگای لێبێنەوە کە لەوێش دێ بدزرێ ماڵەکەی ئەو پارۆشتانەی لە ماڵەوە بەجێنێرێک تاکو نەبێتە مای ئەوەی کەوا زەرمەند بێ لەم جەژنەدا زۆر باش لەگەڵ بەڕێوەبرایەتی هاتشۆ تا چەند تەنسیقتانەی بێکەوە ئێمە بە تاکید هێزەکانی کەلین هێزەکانی ناوخۆ هەمووی شملەکە ئەگەر هاتوچۆ بێ یاخود دیفاع مەدەنی بێ هەموو هێزەکان بەشدارە لەو چوارچێوەیەدا هەمووی پلانی خۆی دانراوە لە ژووری ئۆپەراسیۆنەکانی کەرکووکشەوە پلانە هەمووی دانرا هەموو هێزەکان بەشکرە تەنانەت تێمەش نییە پۆلیس بەتەنیا لیوای 61مانش لەگەڵە لیوای مەغاویرشمان لەگەڵە ئەوانە هەمووی بۆ پاراستنی ناوشاری کەرکووک زۆر باشە کاک عامر زۆر جار هاوڵاتیان ینی کاتێک کە گەشت دەکەن جاری وایە لە ڕێگەوبانی ترها خۆرزانیمە کۆمەلگای شەرقی بەعامەتەن بەس باسی وڵاتی خۆمان ناکەین ینی هەڵەشەیمان پێوە دیارە کە ڕێگای ڕووین ینی جاری وایە ها کوردەڵی هەوا چۆ بەلوتیا ئیتر ئەو تیژڕەوی سیارە لێ خۆ ڕەنگە خوا نەخواستە دوجار ینی ڕووداوێک ڕووبدا هەم زیان بەخۆی هەم بە بەرامبەرەکەشی بگەێنێ هاوڵاتیان تا چەند گرنگە لە بۆنەیەکی وادا پابەندی ڕێنمایەکان بن و ئەم ڕۆژە بەڕای من بە هەموو شۆفێرانەڵێم ئەمڕۆ ڕۆژێکی خۆشیە جەژنە لە خۆتی تێکمەدە و لە بەرامبەر چی تێکمەدا خەڵک دەرچووە بۆ گەشت و گوزار خەڵک دەرچووە بۆ سەیران خەڵک دەرچووە ساڵی یەک ڕۆژە جەژنی نەورۆز تۆ شتێمەکە بەرامبەرەکەت جەوی تێک بدەیت بۆ نمونە بە خێراییکی بەرزیاک و بەزیکزاک یاخود دەبینین کە کاتی هاتنەوە ئەڕواتە ئەبینی کە جادەکە سێ سایدە ئەگرێتە سەر ئەڕاتە سەر شەستێک یاخۆت ئەڕواتە سەر جادەی ترابێکە خۆڵەکە چی خۆڵ و خاشاکە کاتە سەر ئەو با بڵێن ئەو خەکانی کەوا لێ دانیشتون یعنی بەڕاستیە بێتە مای ئیزعاج و لە جەویانەدات هەروەها خەڵکانێک هەن ئەبینی بۆ نمونە ئەڕواتە سەر بۆنیدی ئۆتۆمبیلەکە یاخود لە شەی جان خۆی لە ئۆتۆمبیلەکە دەرێنێ بە شێوازێکی زۆر ناشرین ئەمە هەموو هەدەفی ئێمە بۆ پاراستنی ژیانی هەموو خەڵکانەش ئەگەر شۆفێر ئەگە پیادە ئەگەر ئەو کەسانی کەوا لەوێن هیوادارم خەڵک پابند بێ بە ڕێنمایەکانی هاتچۆ سەرپێچی نەکە تۆ کە سەرپێچیت نەکرد بە تەکید تووشی ڕووداوی نەخوازراو نابی تووشی ڕووداوی هاتچۆ نابی هەروەها پامێکمێ بۆ ئەو کەسانی کەوا لەم ڕۆژەدا بە تەکید هەن کەوا مادەی هۆشبەر وەرەگنی یاخود مەیەخۆنەوە کە لە شوێنێک دانشن تەسیر نەکەن لە عایلەکان هەروەها ئەگەر 4-5 کەسن یەکیشیان با نەخواتەوە بۆ ئەوەی بتوانێت بیان گەڕێنێتەوە بۆ ماڵ یان ئەگەر کە ئەزانی وەزئی خۆت ناتوانانی ئۆتۆمبیلەکە شۆفێری پێ بکەی ئەتوانی پەیوەندی بە شەخصێکە بکەی بێت
شۆفێری بکات و بتانگێتە ماڵ بە شێوەیەکی سەلامەتی هەم خۆت سەلامەت بی هەم خەڵکان سەلامەت بێ بەڕاستی ڕووداوی هاتوو هەموو نەورۆز ئێمە ڕووداوی هاتووی دڵتەزیێنمان هەیە هیوادارم ئەم نەورۆزە دوورکەوینەوە لە ڕووداوی هاتووە ئەگەر هاوڵاتی و پۆلیسی هاتووە یەکدەست بن بە تەکید ڕووداوی هاتووە ڕوونادا ئینشاءڵڵا بێگومان ئینشاڵڵا ئێمە شیوادارین دکتۆرە کات چونت بۆ نەخۆشخانە و کە لە ماڵە پێکیانوت بۆ چۆڕ ینی لە ئێستا ڕەنگە خوا نەخواستە کارەس هاتەشی نەخوازرا ڕووبدا بینەوە سەر ڕووداوەکان لای تۆ فەرموو کە چوومە نەخۆشخانە تەمان بینیم نەخۆشخانە تقریبان چۆڵ بوو زۆر کەسی لێ نەبوو چکم هەموو کەس ئەترساوێن مۆزاکەن گەورەتر بێ دا من دوای دو ساعت گەڕامەوە کە گەڕامەوە گەیشتمە ماڵەوە پێمیان گوت چەند پێشمەرگەی هەیە بریندارە ئەتوانی بڕووی بیان بینی طبعا منش تەمەنامە کرد ئەگەر شتێکی وابێ من بڕۆ مساعدە بکەم ینی یارمەتی دەستی یارمەتی بدەم چکم خۆم هەر بۆ ئەوە ڕۆشم کە بۆ نەخۆشخانە ڕۆشم گوتم لەوکم تەم پێشمەرگەی بریندار بێ شتێ بێت تا بتوانم چارەسەری بکەم داوا بۆ ڕۆیشتە ماڵێ چەند ماڵێک لە دراوسی خۆمان با بڵێن چەند ماڵێ سێرکەم دوو پێشمەرگە بریندار بوون هەردووکیان پێچێکیان قاچی تقریبا با بڵێن یان قاچی هەمووی نەزیفێکی زۆر گەورەی هەبوو لەگەڵەوە تا پارچێکی گەورە لە گۆشتی قاچی نەما بوو ئەوی تریان لە دەستیا بوو ئەلێرەوە لەم قۆڵەیە بوو داها من ئەوەی توانم هاتوە ماڵەوە چیم هەیە نەماڵەوە هێمم هێنا و ئافاتی ئەوەی تەما لە ماڵەوە حازرم کردو ئێمە چەند کەسێک بوون هەمومان لە ماڵەوە حەزەمان کردو یان کارمەندی تەندروستیوانە کار لەگەڵمان بوون لەو گروپایە حەزەمان کرد یانە خۆمان ئامادە کردبوو بۆ ئەو شتانە تیمارمان کرد گوتم تۆ پێویستە بە مغەزیە ئەبێ مغەزی بۆ دانێ چکم تقریبا شۆکوا بوو تووشی ینی چکم زەختی دابەزیە نەزیفە بێ داوا بوو چی بکەین چی نەکەین دیسان گەڕامە گوتم ئێمە هێشتێک بمگەینێتە نەخۆشخانە دیسان بڕۆین مغەزیەوە نەبێنی داوا بوو گوتی هێشێک لەوانە گوتی پێشمەرگان گوتی من ئیسا ئەڕۆم و دێنم هەمووی نیم ساعتی نەبن نازانم چۆن ڕۆی چۆن هاتەوە دوو مغەزی هێنا دا مغەزەکەمان بۆ نەخۆشەکە دانا ئەوە بوو دوایە بێسعاف بردیانە سلەیمانی هەردووکیان لەساس لە سلەیمانی تیمار بکرێن دوای ئەوە طبعا دەستی پێکردەها ڕژێمی بەعاز طبعا بە توندوتیژیەکی زۆر بە چەکێکی زۆر گەورە بە تانگ بە فڕۆکە دەستی پێکرد یان دژی پێشمەرگەوانم بردومانیە کرد طبعا بەبێ ئەوەی جیاوازی بکایانێ ینی ئەوە نەبوو بلێ بە ئەمە پێشمەرگە یا پێشمەرگەن ئەمە خەڵک نیە بردومانیە کرد هێزێکی زۆر گەورە هات بۆ یارمەتی لە بنکەکانی تر ینی دەرەوەی کەرکووک طبعا هەرچەند هاتووم لە چەند مەحوەرێک هاتوو بنەژوورە لە مەحوەری ڕەحیماوە شۆریجا ئیسکان ناو خاسە ئەوانە هەموو هاتوو بنەژوورەوە بێداد لە کۆ توندیژەکە زۆر بوو شەڕەکە زۆر بوو لە معسکەری خالد معسکەری خالد تقریبا لە بەیانی کۆ تا ئێوارە شەڕێکی زۆر گەورە بوو ئەوە بوو تا ئێوارە تەقەویشتەکان کەمەوە بوو بۆ 20 مانگ ئەوختە ینی داها ئەوە کرا ڕایگەندراکەوە کەرکک ڕزگار کرا کەرککش ڕزگارکە ئەو بوو مەشخەڵێکی زۆری گەورەی نەورۆز کرایەوە هەموو کورد لێرە هەمووی دڵی شاد بوو خۆشێکی زۆر دەستی پێکرد هەموو ئافرەتان دەرچونە دەرەوە هەموو بەخۆشی و پێکەنین و گریان تێکەڵاوە وەڕاستی یان ئەگەتەوە تەسەوری ئەو یان تەسەوری من ئێستش کە بیری ئەو لەحظانەکەم گریانە بێ گریان بێت لەبەرەوەی ئێمە ینی ڕۆژێکی وامان تەخەیل ناکرد چکم ڕژێم زۆر بە ینی بە زوڵمانە بە سیستەمێکی زۆر ئەزێتی خەڵکیەدا حەزمانە کرد ئەمان تەسەوری ڕۆژێکی وامانە کرد کە هات یان وەک بە شتێکی خەیاڵ شۆک بوو لەبەر چی وای لێ هات ینی ئەم ڕزگارەکەن تابان ینی ئیساگە براورد بکەی ئیستە و کاتی قەدیم ئەو وەختە ینی ئەو وەختە بەعاز زۆر بەقوت بوو خۆتێکی زۆری هەبوو ترسێکی زۆر هەبوو ناو خەڵک بەڵام لەبەر ئەوەی کەوا هێزی پێشمەرگەکان هەموو خەڵکی کرد پێکەوە هاتن بە یارمەتی وا بڵێن ڕێکخستەکانی ناو کەرکک لەگەڵ جەماواری کەرکک هەمووی بە یەکەوە دەستیان پێکرد ئەمە وای لێ کرد هەموو زۆر بەقوت بین یان بتوانین بە بەرامبەر ڕژێمەکە بوەستین ینی چکم هەر وەختێگا ئەم شتە بکری هەمووی بەبێ جیاوازی بڵێن ئەمە یانی ئەو وەختە حزبایەتی ناکرا وەختە نەتاوایەتی و کوردایەتیەکە یان لە کەرکک ئەو شتانە نەبوو کەس نەیەگوت ئەمە پارتی ئەمە یەکێتی ئەمە یەکێکی ترە ناڵامچی هەرچەنە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان یانی دەستێکی باڵای هەبوو لە ڕزگارکردنی کەرکک بێجگە ئەوانەی ترە بەڵام ئەو یەکریزیە ئەو یەکدەنگیە ئەو یەک هێزەی وای کرد بتوانین بەرامبەر ئەو ڕژێمە بوەستین زۆر باشە دێم وڵات کاگامر هەڵبەت لە هەموو وڵاتێکە ینی
بەپی ئاستی هۆشیاری گەلەکەی تر جیاوازی تێ هەیە بەڵام ئەبینین کە لە بۆ نەگەشتەکان کاتێک کە قەرەباڵغی دروستە بێت شەڕ و ئاژاوە جاری وایە پێیا بێت دروستە بێ لە بینی دوو کەسا بێت دوو کەسی مەست بێ یاخود بەهۆی توانجێکەوە بێ نەزڕەیەکەوە بێ ئی دەمانە خۆتان باشتر کەیسەکانتان لایە ئەنی تا چەند گرنگە هاوڵاتیان کاتێک لە نەورۆز ئەمڕۆ بەیانی کۆبنەوە دوور بن لە شەڕ و شۆڕ و ئاژا و دەوری ئێوەش چییە بێگەر هات و خوا نەخواستە حاڵەتێکی نەخوازا ڕووبدا بەڵێ ئێمە ئاماژەشمان پێ کرد بۆ گەر حاڵەتێکی ناخوازرا بوو لە هەرچی شوێنێکی ناو شاری کەرکووک و لە دەرەوەش بێ ئێمە پەیوەندەکانمان ئەوانەیەکەوە لە ژووری ئەمەلیاتی کەرکووکن کراوەیە لە 24 کاتژێردا لەسەر 113 هێڵەکانی گەرم 113 و 345 و هەمان شت 345 و 104شی هین نەژدە ئێمە پلانی تایبەتمان هەیە هێزەکانی نەژدە لە هەموو شوێنێکە بن لە سنووری بنێن شوان بێ یاخود ڕێی هەولێر بێ یاخود ڕێی سلێمانی بێ و ڕێگای لەیلانش بێ هەمان شت تەواری دەیە و هەمان شت بنکەکانی پۆلیسمان لەو شوێنانە هەیە هەر شوێنێک هەر قەزاونە هەیە بنکەی پۆلیسی دێ هەیە هەر شتێک نەخوازراو بێ جێبەجێ ئێمە دەورەکانمان نەگەێتە ئەو شوێنانە ئێمە ئیمساڵ پلانەکەشمان کاتێک کە دانا تۆزە ئاسانکاریمان کردو بۆ هاوڵاتیان خاستە لە بازنەکان ئێمە بینین زۆربەی ئەو شەڕانە زۆربەی ئەو شتانە و حتا حادیسەکانشکەوە ڕووەدا لە کاتی دەرچوونایە یا لە کاتی گەڕانەوەیە سارە لە سارەیەکەدا ئەم قسەیەکەکە ئەو هۆڕنێکی دێدا بۆ ئەو ئەبێتە ناغمای ناخۆشیەک ئێمە ئیمساڵ هەردوو سێتەرەکە ئەگەر بگرین بدەن سێتەرەی سلێمانی و هەولێر و لەیلان بێ بە هەردوو سایدەکە دەرچوونە لە سەعات 4 بەیانیەوە بەردەوام بێ حتا دوای نیمەڕۆ ئەبێتە بە پێچەوانەوە بێ هەردوو سایدەکە بۆ ژوورەوە بۆ ناو کەرکووک تاکو بتوانین زۆرترین خەڵک بکەینەوە ناو کەرکووک بگەڕێنەوە لە کاتی گەڕانەوەیە نەبێتە مشکیلە لەبەرەوەی بەیانیان تا ڕادێک تۆزێ هادات بەڵام ئەوەی کە دەستی پێکا وەکو پۆلیس ئاگادارە بێت زۆربەی مشکلەکانمان لە دوای عەسر دەستی پێکا دوای ئەوەی وا کۆتایی دێ هەمان شت لە ئاهەنگەکەی ئیمڕۆژدا لە بیدایەکانیان زۆر باشە مسەترە بەڵام لە کۆتای ئاهەنگەکانە سەرەکەی بشێونیەک ڕوەدا ئێمە ئەو کەسانش کاتێکە هەر تووشی کێشەیەک بێ لەگەڵ هەرچی کەسێکە هیچ خۆتی داکمەکە تەلەفۆنێک بکە لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا هێزەکانمان نەگەیە سزاکەشی قورسە بێ لەوەی تعویضی مادیتیا هەیە ئەوەی کەەوە شەڕێ بکە یاخود شتێک بکە لەسەر پێی مادەی 430 یاخود 430 لەسەر مشاجرە ئەکرێتە ژوورەوە حکومەکەی گێتە تاکو 6 مانگ ئەگەر ئیسپاتی کات لەسەر یاخود تعدای لەسەر بکرێ پێویست ناکە خۆت جەوی خۆشت تێک دێ پەیوەندێکی تەلەفۆنی شکاتێک لە مەرکەزە مشتێک کۆتایی زۆر باشە کار ئامرۆی کە باسی کرد ینی کار ئامر هەڵبەتەن دوتان ئامرن تەمە درێژ بن بۆ منە خەڵک کە دانی دەرەچێت بەڵام ئێوارە بێتەوە یەک سایت کەوەش هاتنەوەی بۆ ناو شار ئەوانەی کە بۆ منە دەرنەچون لە ماڵ بەڵام سەرەکی سعات 3 بە دووە 4 بە دوایانەی کە بڕونە دەرەوەی شار تا چەند گرنگە ئیش و کارەکانیان پێشتر بگاتە نێزیکی تۆ ئەبێت تۆ ڕێ بۆ بکەیتەوە بۆ ئەوەی پێشی تۆ ڕێ بۆ بکاتەوە ئەمێ هەستێکی ئەبێ هەمومان ئەو هەستەمان هەبێ بەرامبەر ئەو خەڵکانی کەوا پێویستیان بۆ کاتەیەکەوە زووترین کات بکەنە ئەو شوێنی کەوا پێویستە زۆر باشە دکتۆرە لە ڕۆژەشی وەکو ئەمڕۆ لە 91 هاوڵاتیانی کەرکووک تا چەند دڵخۆش بوون تا چەند بەختەوەر بوون و تا چەند بە هەڵمژینی هەوای ئازادی ئاسوودە بوون بەڕاستی ئەگە پێت بڵێم ینی ڕۆژێکی جیاواز بوو بەڵێ ڕۆژێکی جیاواز تاریخێکی جیاواز ئەو کاتەیەکەوە کەرکووک ڕزگار کرا من کەسم نەئەبینی دڵی خۆش نەبێ بە کوردی و بە عەرەبی و بە تورکمانی چکم زوڵمدارێکە بەس بۆ کوردەکە نەبوو بۆ عەرەبش بوو بۆ تورکمانش بوو خۆشیێکی وا بوو نەما نەزانی کەس یەکتری ناڵاسی بەڵام هەر کەس باوشی بە یەکتریە کرد هەر کەس دڵخۆشی لە یەکتری کرد هەر کەس پیرۆزبایی لەگەڵ یەکتریە کرد وای لێ بوو ئێمە ینی تەنسیقەکان وا بوو چی ئامادە بکرێ بۆ بەیانی ئێمە چۆن چۆنی بتوانین بەردەوام بین لەسەر لەم خۆشیە هەرچەنە ڕژێمی بەعەز دوایەوە دەستی پێکرد بەوەیکەوە بە توندتیژێکی زۆر دژی هەموو کوردان وەستاوە بوو یان کۆڕەوەکەی کورد دەستی پێکرد بەڵام ئەو ڕۆژانە قەت لەبیر ناچێتە ئەو ڕۆژانە یانی خۆشێکی وا بوو یعنی من کەبیرەکەمە وەکو دیسان پێت هەڵێمە ینی گریانم دێ لە ماڵش کە باسیەکەین هەموو دەستەکەین بە گریان ینی زۆر جارەرێن خۆزگا ئەو دەستکەوتێکە ئەو وەختا بوو تەڵان ئێمە کە ئەو دەستکەوتەوان ئێمە بە گەورەتر ئازانی یانی چاوەڕی شتی گەورەتر شمانە کرد هەرچەندە دەستکەوتێکی زۆر هاتە بەردەست ینی سەپەرلەمانی خۆمان هەیە هەرێمی خۆمان هەیە ئیداری خۆمان هەیە بەڵام لە کەرکووکی
ئەڵێن بێناز لە کەرکوویکەوە ئێمە ینی دەوڵەمەندترین شارین لە نەوتە ئەگە بە دوای بەسوابێن ینی ئەو دەستکەوتانەی کەوا چاوەڕێی بوون تا ئیسە دەستمان نەکەوتووە ئەوش لەبەرەوەیەکەوە ئێمە زۆرمان یان ئیسە میلملانی حیزبایەتی ئەوانە تەسیری یعنی تأثیری لەسەر کەرکوو کردووە ڕۆژە بێتە مای تەبایی ئینشاءالله یعنی تەبەن ئەم ڕۆژە من بۆیە ئەم باساکەم تەمەنایەوەکەم ئەم ڕۆژە بێتی ڕۆژی تەبایی ڕۆژی ئەوەی کەوامی بیرکەینەوە ئەم کەرکووکە بێت چکم کەرکووک وەکو مامجەلال وتی تاکە کوردێکە ما بێ کەرکووک کوردستانیە مەفروضە ئێمە وا بیرکەینەوە بە شەر ناکرێ ئەم شتانە طبعا لەبەرەوەی چەوە جغرافیای کەرکووک تاریخی کەرکووک مێژوی کەرکووک هاتو بگەڕێتەوە دواوە هەمووی ئەوە ئەسەڵمێنێکەوە کەرکووک کوردستانیە جا اینجا لە ڕێگای ئومەم متحیدە بێ لە ڕێگای ئومەم متحیدە نەبێ بە شێوەیەکی ئەلمیانە بێ غەر ئەلمیانە نەبێ ئیزباتە کرێ بەڵام ئەبێ ئێمە دەها لەگەڵ قەومیەتەکانی کردنەوەکانی تر بگەینە ئەو ڕادەی بتوانین ئێمە لەگەڵ یەکتریا بە تەبایی لەگەڵ یەکتریا بژین مەسلحەتی هەموو لایمان یەک مەسلحەتە بێ هەدەفی ئەساسیمانەوە بێ خەڵکی کەرکووک هەر تاکێکی کەرکووک بە شادی بژێ ئەو قین و یینەیەکەوا لە پێش هەبوو نەمێنێ ئەمەش بە چی ئەکرێ بە خەڵکی کەرکووک ئەکرێ بێجگە بە خەڵکی کەرکووک هەر لە بە حیزبەکانەکرێ یان نابێ حیزبەکان ببنەمە سەبەبی ئەوەی کوا ئەم کەرکووکە خەڵکە لە یەکتری جیاب کاتەوە زۆر باش هەروەکو نووسەری گەورەی عێراقی علی وەردیڵێ ئەگە جاران گۆڕانکارەکان لە ڕێگەی شمشێر و فیشەکەەوە بووە بەڵام ئێستا گۆڕانکارەکان لە ڕێگەی دیموکراسیەت و هاوکات دیبلۆماسیەت و عەقڵایە وەر کەسێک بێوێ عەقڵ فەرامۆش بکات لە سەردەمی پێشکەوتندا وەگەوایە بە چەکی عنتەری کوڕی شەداد شەڕ بکات لە ئێستا بۆم سەردەما کاک عامر هەڵبەت لە کۆمەلگای ئێمە ئەمە شاراوە نییە دیار توانین بڵێن دیارە نەک حاڵەت چەکەڵگرتن هەیە بەڕاستی ساڵ پار بینیمان لە هەرێمی کوردستان ینی لە شوێنی گەشت و گوزار هاوڵاتیەک ینی بە شێوازێکی باڵێن ڕندانە پەرژیمە بەرازێک کوژێ ناو خەڵکە تەقاکە جا تا چەند گرنگە هاوڵاتیان لە چەکەڵگرتن بە دوور بن و ئەگەر پێشێتی بەڵام بە مۆڵەت بێ و ئەگەر مۆڵەت چینیە بەڵام یعنی لە گەشت و گوزار کاتێکە بۆ خۆش و شادیە چێ دەمانچەکەی دەرنەکات تەقابکە بە ئاسمانە و خەڵکی بترچێنێ یاخود گەنجێک کە پەرژیم بێ کە مەستە بێ لە دوای مەزبوونی حاڵەتێکی وە دروست نەکە کە هاوڵاتیان دووچاری شپرزەیکە بە تایبەت منداڵ و خانمان کە دووچاری ترس و لە ڕاوشێ بنەوە بەڕاستی بەڵێ ئەمە ئەو دیاردەیە لە کەرکووک لە ئاستێکی زۆر کەمایە ئەگەر قارەنەیکەین بە جنوبی عێراقەوە بین شارەکانی خوارەوە دیاردەی چەک هەڵگرتن زۆر کەمە بەڵام ئەوەش جگە لەوەش یعنی خەڵکانێک هەیە بەبێ ئەوەی مۆڵەتیان هەبێت چەکەڵەگرن تا ئێستاکە نەگەیشتۆتە قەنەعاتێکەوە ڕۆژێک بگژیرێ لەسەر ئەو چەک هەڵگرتنەی هیچ مەجاالێکیانە 6 مانگ لە سز نەبێ بێ لە غەڕامەکەشی و چەکەکەشی مسادەڕاکرێ و ئەبێتە سەوابە قش لەسەری کاتێک کە بووشە سابقە لەسەری ناتوانێت لە هیچ شۆنێک دام مەزرێ و لە هیچ کارێکش دەست بەکار بێ دیاردەی چەک هەڵگرتن دیاردەیەکی بڵێن هین نییە من تەنانەت ئەفسەرێکی پۆلیسم زۆربەی کاتەکان بێت چەکە سوڕێمەوە پێویستم پێ نییە من لە ناو شارێکم هەمووی حیمایەت کراوە تۆ چەکەت هەڵگردەوە بەرامبەر بە کێ بەرامبەر بە برادری خۆت یاخود بەرامبەر بە خەڵکانێکی بڵێن ئافرەت و مناڵ یاخود ئەمە مۆدێری ئەوە نەماوە چەکێ بکەیتە قەت خۆتەوە کەشخەی پێوە یانی کەس لە تەقەی خۆشی نازانام خۆشی لەکوێیە بەڕاستی هیچ چینێکی تیانە یعنی گردنشی لە هەر ئێستاکە هەڵمەتێ زۆرشێ لە گشت عێراقی گردوێتەوە هەمان شت پۆلیسی کەرکووک وەکو چالاکیەک لە قەڵەمەدرێ ئێستا وەزارەتی ناوخۆ جەختی لەوە کردوێتەوە ئەبێ دیاردەی چەک نەمێنێ هەرچی کەسێک چەک هەڵبگرێ پۆلیس دەستگیرێکە مۆڵەتەکەشە بێ تەنانەت وەزیری ناوخۆبیدا یعنی خەڵکانێک هەیە لێ من لە فلان دەستگای حزبیم یاخود لە فلان دایرە ئیشەکەم یاخود لە من مستهدەفم ئەو شتە نییە ئەگەر مۆڵەتت نەبێ ئەو مۆڵەتەش هەوەیەکی باجێکی ڕسمیە وەزیری ناوخۆی عێراق تەوقیعی نەکات توش سزا بێتەوە توش مشکیلا بێ بۆ خۆی بۆچی خۆت تووشە و مشکیلاکە پێویست ناکە تۆ چەک هەڵگری چەک هەڵگردن یا ئەبێ یەکشە بکوژی یا ئەبێ بکوژری نە کەس بکوژە نەکەسش بتکوژێ تۆ کاتێک چەکت پێ نەبوو احتیادی ئەگە توش ڕووداوێکی شەڕێکش بی احتیمالە تۆزێ دەمەخاڵیتان بێ یاخود شەڕێکی بەسیط بێ بەڵام دوای حەلە بێ بەڵام ئایا کە تۆ چەکت پێ بوو سەیتەرەت نامێنێت سەر خۆت هەڵاسی بە کوشتنی بەرامبەرت ئەو کاتە ئەعدام شەکرەی لە باتی ئەوەی کەوا شتەکە بە ئاسانی بڕاتە
ڕێوە ئێمە داواکارینە هەموو هەوڵاتیان دوور بن لەوش دیاردەیە ئەو سەردەمە نەماتۆ بەچەکەوە کەشخەیی بکەیت تۆ ئەگەر ڕاستەکەی بڕۆ فێری دوو قسەی بی فێری علم و تەقافەتێک بی جلێکی کەشخۆ جوان بکەیتە بەرت کار بکەی سارێکی جوان بکڕینەوە کە چەکێک هەڵگریت و بسوڕێتەوە کوعنتەرە لە ناو خەڵک زۆر باشە کاک عامر هەڵبەتە کاتمان زۆر کەماوە بەڵام پێم خۆشە ینی پێم بڵێ بە کورتی فەحسکردنی ئۆتۆمبیل سبێکە خەڵک دەرەچێ لە سەرەتا فەحسی ڕادرێترە تایە چوزانم ئاوی ئۆتۆمبیلە هەروەها بوونی ئامرازەکانی سەلامەتی فسفۆڕە حریقە نا ئۆتۆمبیل تا چەند گرنگە بوونەکە تۆ ئەگەر عاتڵ بی ئۆتۆمبیلەکەت پەچی بکەوێ بۆی کە ئامرازەکانت لا بێ خودخوا نەخواستە ئاگە لە ئۆتۆمبیلەکە بەربێ تۆ ئەم شتانت پێ ببووی کە لە زووترین کاتا فرێ خۆت بکەوی بەڵێ بەتەکی دەوانە زۆر گرنگن ئەو کەرستانی کەەوە ناو شۆفێرن سێ گۆشەکەی مەسەلەس و حریق و هەروەها ئەبێ لە ئێستەوە بانزین فورکەی هەروەها سەیری ڕادێتەرکەی تایەکانت ئەگەر بەخۆتە زانی تایەکان کۆنە یاخود بای کەمە پەنچەرە چاکی کەرەوە نەبێتە هۆی قەڵەباڵغی و کە دایمە کە ئەو کەسی کەەوە عاتڵە بێ ناو جادە هەڵدا ئۆتۆمبیلەکە بخاتە سەر شانی جادە با بڵێن سەر جادە ترابیەکە بوو ئەوەی حتا زووترین کات بتوانێت چاچی بکات و ڕێ بداتە بە خەڵک بەڵ سێرە یەک شتێکی زۆر گرنگە حەزەکەم ئاماژەی پێ بدەم لە ڕۆژانی نەورۆز یاخود ئەو کەسانی کەوا دەرەچن بۆ سەیرەنگا طبعا خەڵک بە جۆش و خۆشەوە دەرەچێت ئێمە زاهرەیەک هەیە بەڕاستی زۆر ناشرینە ئەبینی باوکانیان دایکان ئۆتۆمبیلەکانیان دەدەنە دەست مناڵەکانێنەکەوە خواری با بڵێن تەمەنی یاساین با بڵێن 16 ساڵ 15 ساڵ 14 ساڵ 12 ساڵ ئۆتۆمبیلەکە لەوێ بەعتیبار وایە ئەو شوێنە چۆڵەوانیە فێری شۆفێریەکە نازانێت جار وایە تووشی کارەساتێک گەورە بێت ئەچێتە من عیلەیەکە یاخود مناڵێکە ئیشێرێت ئەم زاهرە زۆر ناشرینە بەڕاستی هیوادارم کەس ئەو شتە نەکات لەبەر ئەمڕۆ ڕۆژێکی قەڵەباڵغا خەڵک هەمووی لە دەرەوەیە نە لە خۆتی تێکدا لە خەڵکی تێکدا و بۆ ئەوەی تووشی ڕووداوی شێلان و دڵتەزیێ نەبی دەستخۆش دوا پەیامت زۆر بە کورتی بۆ کەرکوچیەکان هیوادارم هەموو جەژنێکتان جەژنێکی شاد و خۆشی بێت هیوادارم دوور بن لە ڕووداوی هاتچۆ هەمووتان سەلامت دەستخۆش دکتۆرە دوا پەیامی تۆ بۆ خەڵکی ئەم شارە پیرۆزبایەکی گەرمیان لە هەموو کەسێکەکەم کەوا ئەمڕۆ بە جەژنی خۆی ئەزانێ تەمەناکەم ئەم ڕۆژە ببێتێ ڕۆژی شادی و شادیمانش بەردەوام بێ ئینشاءالله بەڵام یەک شتێکی بەسیط حەزەکەم هەر هیوادارم کەوا تەنسیقێکی باشە بێبێنی وزارەتی ناوخۆ لەگەڵ مرۆر لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک چکم ئێمە هەموو ساڵێک لە نەورۆزە نەخۆشیێکی زۆرمان بۆ دێتە ناو خەستەخانە بە تایبەتی مناڵەکان کەوا خێزانەکان جار بەجار بوتڵی نەوتەبەن هەتاکو با بڵێن ئەگر بکەنەوە سێرکە ئەو مناڵانە لە بەروی تونیان نەسێت نەوتەکە ئاخۆن زۆر مناڵێکی زۆرمان بۆ دێ هەمووی تەسەمومی با بڵێن نەوتیان کردووە ئاگایان لە مناڵەکانیان بێ ئاگایان لەو مەوزوع ئەبێ چکم بالتالي سببی وای لێ دێ مثل مناڵەکە تەنگە نەفەس بێت تووشی ئەو تەنگە نەفشەی پارچەی لە سیەکانی بمرێدا هەر نەتوانێت بە تاواتی هەناسی جامدا تەمەناکەم ئەو ڕۆژە بێتە ڕۆژی خۆشی ئاگاتادان لە هەموو مناڵەکان دەستخۆش لێت پیرۆز دووبارە کار عامل پەیامی تۆ بە کورتی پەیامی ئەمە شەوەیە هەموو خەڵکی کەرکووک وەرنە سەر قەڵا بۆ ئاهەنگ جێڕن واز بێنن لە جاددە و لە هۆرن لێدان لە ناو جاددە بۆ بەیانیش ژینگە بپارێزن زۆر زەرورە گەشتەکەتان کرد ئیشتەکانتان کۆکەن و بی بەنە سەر ڕێگاکە دای بنێن لە شۆنێ دوورش دامێنە سەر ڕێگاکە ئێمە دەتوانین لەگەڵ شارەوانیە ئەو عیلاسکە دەستخۆش سپاس بۆ هەمولایەک جەژنی هەمولایەک دووبارە پیرۆز بێت زۆر بەخێراتن بەڕێزان هەڵبەت ڕاپەڕین و نەورۆز و ئازاریتان لێ پیرۆز بێت و هیوادارین کە ئەمڕۆ سبەی بێتە مایی خۆشی ئاسوودەیی مای بەختەوەری تاک بە تاکی کەرکوچەکان و هەمیشە لە نەورۆز و لە خۆشیابن ماڵ ئاوا بمێنن بەخێر